ئێوەش زۆر بەگەرمی بەخێر بە هاتنی هەردوو دکتۆر و پرۆفسۆری ناسراوی وڵاتەکەمان دەکەم دکتۆر یوسف حەمە ساڵح و دکتۆر محەممەد تاها حوسێن کە لطفیان کرد و دعوەتی ئێمەیان قبول کرد بۆ باسێکی زۆر گرنگ ئەویش ئاوردانەوەیە لە کێشەیەکی زۆر گرنگ لە هەموو ئەو وڵاتانەی کە شەڕی دوور و درێژیان تێدا هەیە ئەویش کێشەی دەرونیە کە بەشێکی زۆر لە قوربانیانی وڵاتەکە دەگرێتەوە چ ئەوانەی بوونەتە قوربانی و چ ئەوانەی کە قوربانیەکانیان بینیوە میلەتی ئێمە زیاد لەو دوانەش هەرخۆشی لەو هەموو کارەساتی کۆڕە و ئەنفال و شۆڕشانەی کە تێدا بووە لە ماوەی 100 ساڵدا لە شەڕدا بووە بۆیە کێشەی دەرونی کێشەیەکی گەورەیە لە ئەمڕۆی کۆمەڵی کوردستاندا ئەگەر ئەومان لە بیر بێ کە هەرخۆی لە ذاتی خۆیدا مرۆڤ 120 هەڵگری ژەنی زۆر خراپە کە 120 دانیشتوانی هەموو وڵاتێک ئازادی بەدەستەوە دەکێشن 2 تا 5 دەڵێن بە پێی دراسات ساغن لە بەشەردا و نزیکەی 80 نۆرمالە لەو بینەدا کە معرضە بۆ ئەوەی کە بەر پەلاماری یان بەر سەدمە بکەوێت بۆ ئەم مەوزوعە لە کوردستاندا ئەمڕۆ ئەم دوو پرۆفسۆرە زانا و بەناوبانگ و خاوەن تەجروبەمان کردووە لە زانکۆکانی کوردستان بە تایبەتی لە زانکۆی سەلاحەدین کە ئەو کێشەیەمان بۆ دەریچەیەکی لەسەر بکەنەوە کێشەی دەرونی بە شێوەی تەقلیدی باسی ناکەین لە مجتەمەعی تەقلیدیدا هەر کەسێک کێشەیەکی کەمی هەبێ دەیشارێتەوە چونکە ناو و ناتۆرێ زۆری بۆ لەسەردادنێن بەڵام لە کۆمەڵی کوردستاندا ئەمە ئێستا کێشەیەکی هەمەگیرە و ئەو کێشەیە بۆ بە کێشەیەکی کۆمەڵایەتی یەکجار فراوە ڕوو و ڕوخساری جیاوازی هەیە لە کێشەی کۆمەڵایەتی لەوە زیاتر ئێستا هەڵکشاوە بۆ ناو نخبەی سیاسیش و لە عێراق و لە کوردستاندا ئەوانەی کە لە پەرێشانیەکی قورسی دەرونیدا دەژیان وا دەگەنە پۆستە هەرە گەورەکانی بەڕێوەبردننی وڵات لە کوردستان و لە عێراقیشدا و پرسیاری ئەنستۆی تۆژینەوە گەشە پێدان ئەوە یەکە چ دەقەومێ ئەگەر ئەو حاڵە بەردەوام بێ و ئەرکی حکوومەت چیە ئەم کێشە گەورەیە دەخەینە بەردەم ئەم دوو پرۆفسەرە بەڕێزە کە ئەگەر چارەسەر بکرێ ڕێ چارەسەر چییە ئەرکی حکوومەت و ئەرکی کۆمەلگا و ڕێکخراوەکانی تری کە لەو بوارە ئەتوانن دەور بگێڕن چییە و ئەگەر تەقسیر بەردەوام بێ لە وڵاتی ئێمە لەوانەیە چ بخەومێن جا لە بەڕێز دکتۆر یوسفەوە دەست پێ دەکەین نیو سەعات مەجالت هەیە و نیو سەعاتی دوایی بۆ جەنابی دکتۆر محەممەدە پاشی ئەوە پرسای وەردەگرین و دیسان دەگەڕێنەوە لا تاسیدی چەند بیرۆکەیەکە و عەرزی ئەەکەم ئەوە شتێکی خراپ نیە ئەگەر جار بەجار یەکتری ئاگادارکەینەوە بۆ ئەو بیرۆکانە دوو پرسیاری سەرەکی هەیە دایمە نەکرێت ئایا ئێمە ساغین ئێمە بەحسی چیەکەین بەحسی دروستی دەرونیەکەین بەحسی منتەڵ هێڵتەکەین لە ناو کۆمەلگا بە شێوەیەکی گشتی ئایا کۆمەلگا ئێمە وەکو تاکەکان ساغین ئایا کۆمەلگا بە شێوەیەکی گشتی ئەکرێ پێی بڵێن کۆمەلگایەکی نەخۆش ئەریک فرۆم لە پەرتووکەکەی کۆمەلگای ساغ ئەڵێت بەڵێ ئەکرێ لەبەر ئەوەی تاکەکان بە شێوەیەکی گشتی ئەناڵێنن بەدەست شڵەژانی دەرونیەوە بەدەست کێشەی دەرونیەوە ئەو کێشانەش چارەسەر نەکراون کە دەستگا پەیوەندیدارەکان بەرپرسن تا ڕادەیەک بۆ چارەسەرکردنی پەیوەندیدارەکان بەڕێستان ئەزانن سیاسەتە پەروەردەیە تا دوایی بەرپرسن کەواتە ئەمانە کەڵەکە ئەبن ڕاستیەکەی وای لێت کە هەر تاشێک بناڵێنێ بەدەست جۆرێ لە شڵەژانەکان و شڵەژانێکی گشتی هەیە گشتگیر هەیە هەموو کۆمەلگاکەی گرتوتەوە یاخود ئەڵێن ئەگرێتەوە من حەز ناکەم بەڕاستی بە خیتابی منبەری و بە خیتابی اختیزاری بڵێن ئێمە هەموو وەزعمان زۆر خراپە یان وەزعمان زۆر باشە نامەیە بەو شێوە حەسم کرێت شتەکە وانییە ئێمە باشەکان ناڵین ئێستا ڕاستێکی زۆربەی ڕەخنەگرە سۆسیۆلۆجیەکان بە تایبەتی دەڵێن یاخود زاناکان دەڵێن کۆمەلگا بە ڕەخنە پێشەکەوێت ڕەخنە نەبێ پێش ناکەوێت
ئەوە ئێمە محاولەکەین ئەمە لە بچێتە بواری ڕخنەوە بچێتە بواری ئەوەی کە ئێمە دەستنیشانی بابەتەکان بکەین. ئایا جارێکی تر ئەتوانین بڵین کۆمەلگای کوردەواری ئێمە نەخۆشە یان تاکەکانی دەناڵێنن بەدەست شڵەژاندنی دەرونیەوە یاخود بەدەست کێشەی دەرونیەوە؟ دەستنیشانکردنی یاخود تەشخیصکردنی کێشەکانی دەرونی بۆ کۆمەلگایەک بە شێوەیەکی گشتی بابەتێکی ئاڵۆزە و باسمان کرد. بەڕاستی ئەوە پێویستی بە ڕووپێوێکە یعنی ئەگەر ئێمە هەموو کۆمەلگا ژوانەگرین ژمارەیەکی زۆر لە کۆمەلگا وەرەگرین و دیراسەیەکی مەیدانیان بۆ ئەکەین و ڕێژە دەرەکەین بزانین چەند لەم ئەم سامپڵەی کە وەرەگرین ئایا تەمسیلی ئەو کۆمەلگایەکە و چەند لەم سامپڵە نەخۆشن ئەو کاتە ئەتوانین تا ڕادەیەک گشتاندن بکەین نەک بە زمانی اختیزاری بە زمانی پوختگەرایی بڵێن وەڵای کۆمەلگای ئێمە هەمووی سەقەتە و یان کۆمەلگای ئێمە هەمووی باشە. ئەو پوختگەرایە یعنی ئەتوانم بڵێم زمانێکی شعبەویە زیاتر ملیگەراییە بەڵام زمانە علمێکە واڵێ. لەبەرەوەی دکتۆر شێرزاد نەجار و دکتۆر ڕەشاد میران زۆریان حەز لە لێکۆڵینەوەی چی پێڵێن جۆری زۆر مەیدانی نییە. منیش محاولەکەم بەو زمانە ئێستا قسە بکەم. ئەزانم جەداولیش پێویستی بە ئیشێکی زۆر هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی دەستنیشانکردنی ئەو کێشانە پێویستی بە جەداول نییە بەڕێزان. باوەڕ ناکەم پێویستی بە جەداول. هەمووی ئێوەی وشیار هەرێک لە ئێوە ئەتوانێت لەلایەن خۆیەوە بدوێ لەو بابەتە. من بەپێی من ئێستا دەستنیشانێکم بەپێی ئەم خاڵانەی کە باسیەکەم. ئەم خاڵانە ئەبن بە مبەرر بۆ ئەوەی من بتوانم لە دەرئەنجامە بڵێم ئایا ئەم کۆمەلگایەکی نەخۆشە و چی جۆرە نەخۆشیێک پێوەی ئەناڵێنە و تاکەکانی چی جۆرە نەخۆش یعنی چی جۆرە نەخۆشی لە ڕووی دەرونیەوە و لە ڕووی کۆمەڵایەتیەوە. یەکەم خبرەی متەوازەی خۆم ئەوە و ئیطلاعم لەسەر کۆمەڵێ توێژینەوە و هەروەها کتێب و هەروەها پەیوەندیەکانم لەگەڵ ژینگە کۆمەڵایەتێک هەیە خۆمە کە دانەبڕاوم بە درێژایی ئەو تەمەنە تەمەنیشم 67 ساڵە بە ڤەلانتینی ئەمڕۆوە. دوو مێژووی میلەتەکەمان ڕاستیەکەی کە پڕە لە بەرەنگاریەکان و پڕە لە ترس و پڕە لە بەرگریکردن و لە کۆچ و لە کیمیایی و لە بێئومێدی و لە خۆڕاگری و لە ئیبادە و لە هەتا دوایی پێویست ناکەوێت باسیێوانە بکەین. ئەمانە هەمووی بەڕاستی تەرکیبەیە پێکهاتەیەکی دەرونی دروست کردووە کە پێی ئەوترێن پێی من پێ ئەڵێم دۆخێکی ناسەقامگیر و نائارام یعنی دۆخێکی دەرونی ناسەقامگیر و نائارامی دروست کردووە لای تاکی کورد بە شێوەیەکی گشتی. خاڵی سێهەم ڕاگەیاندن. ڕاگەیاندن ئایا چی ئاسێکی واقعیانە کێشەکانی ئەم میلەتە ئەخاتە ڕوو و عەرزیەکە بۆ چارەسەرکردن و چەند لایەنە ئیجابیەکان یاخود لایەنە ئەرێنەکان و لایەنە نەرێنەکان ئەوش بەحسەکەین کە ڕاگەیاندن لێرە کەم و کورتی هەیە لە ڕاستیە و مەسەلەکەش دوای هەر باسیەکەن سەبەکەی چییە. سیاست کە بەڕاستی ئەتوانم و ئێوەش ئەزانن هەموو ڕەهەندێکی زۆر بەهێزە لەم مەسەلەیە و ڕەهەندێکی زۆر کاریگەرە لە کۆمەلگا لە ڕووی ئەداءەوە و ئێمە کە ئەڵین سیاست کە حزبە دەسەڵاتەکان یاخود حزبی دەسەڵات ئەدا و دەرئەنجامی ئەم ئەدائەی لەسەر تاکەکان چییە کەواتە من با بڵێن ئەنجامەکانی ئەو ئەداءە لەسەر تاکەکان چییە. ئەگەر بینیم بە شێوەیەکی گشتی تاک ئەناڵێنێت تاک تا ڕادەیەک ناڕازیە هەتا دوایی معنای ئەوەیە ئەمە ئەتوانین بڵێن زەمینەیەک یاخۆ ژینگەیەکی لەبار دروست ئەکا بۆ حاڵەتی نامۆی دەرونی. خاڵێکی تر هەر ئەو هۆکارانەیە کە باسیەکەم نوخبەی وشیاری ڕۆشنبیر و ڕۆناکبیر لە کۆمەلگای ئێمە دەوری چییە؟
نخبەیەکی تر پێیا بووە بەڕێزان خۆتان ئەزانن من ناو نخبەی ساختە نخبەی مزەیەف ئەو بۆ نخبەن بەڕاستی دەنگیان دلێرە و ئەتوانم بڵێم زۆربەی ئێمەیان خستۆتە پونەوە بە ناوی پیرۆزیەکانەوە بە ناوی تەکفیرەوە بە ناوی هەڕەشەکردنەوە ئێمە نەک لەبەر ئەوەی بترسین ناترسین بەڵام تەماشاکەی حزبی دەسەڵاتیش پشتگیریان نەکات جاری وایە لەبەرەوە ئەو نخبە مزەیەفە ئێستا نخبەیەکە کە من دێڵێم دیاردەیەکی دەنگین و زۆر هەیمەنەیان کردووە بەسەر عەقڵی خەڵقە و زۆرینی خەڵقیش ئێمە خۆتان ئەزانن لە میلەتی لە ناو کۆمەلگای کوردەواری ئێمە ڕۆشنبیر نین ئاسیشی نزمیانەیە لە سەقافەت بە شێوەیەکی گشتی کەواتە ئەو دەنگە زۆر کاریگەرە لە کاریگەری دەنگی ئێمە وەکو نخبەیەکی واعی بەڕێستان ئەزانن سیاسەت زانستە ئێستا و مەرجعیەتی قەرارەتی سیاسی لە کۆمەلگای ئێمە ڕاستیەکەی پەیوەستە زیاتر بە ئینتیمای حزبیەوە یعنی تا ئێستا ئەو کابرای ئەمریکیەکە تەمەنی 90 و کسور ساڵە هەموو حزبەکان استیشاری پێکەن لە ئەمریکا کیسینگەر چی دیموکراتیەکان و چی کۆماریەکان استیشاری پێکەن لەبەرەوە ئەو بە شێوەیەکی زانستیانە و بابەتیانە شتەکانیان بۆ شی ئەکاتەوە و ئەنجامی بابەتەکەیان هاتیەوە و بڕیار لای خۆیانە ئێمە نەخێر ئێمە لێرە بەڕاستی ئەوانەی کە ئەبن بە مەرجعیەتی قەرارات لە سیاسەتە ئەوانە زیاتر ئەڵێن شار ئارامە کۆمەلگا زۆر باشە لەخوا بە زیادێ 36 زانکۆمان هەیە هەزاران پرۆفیسۆرمان هەیە حەدموشی وانییە بۆ شێوەی کە ئێمە تیەکەی بەڕاستی ئەمە هەڵخەڵەتانی تا ڕادەیەک قیادەی سیاسیان ئەوانەی کە دەسەڵاتیان بەدەستەوەیە وا ئەکەن کە شتەکانی هیچ کێشەیەشی ئەو تۆ نییە بەڵام ئەو کێشانە بەڕێزان کە کەڵەکە بوون ئێمڕۆ نەمانتوانی کێشەکانی دوێنێ چارەسەرکەین بۆ سبەینێ کێشەکانی ئێمڕۆشە چێتە سەری و هەتا دوای ئەوانەیە بەڕاستی ئەبێ بە نەخۆشی یاخود حاڵەتێکی دەرونی نامۆ لە باری پەروەردا ئەوە ئەبێ من هەڵوەسێ بکەم بەڵام زۆر بەپەلایڵێم و بەڕێزیشان ئەزانن ئێمە تا ئێستا نەمانتوانیوە مامەڵەیەکی باش لەگەڵ تاجی کووردا بکەن لە بارەکانی پەروەردا لەگەڵ تاکە لەگەڵ بناڵە هەمووی خواوەشیلیە لەسەر بنەمایەکی زانستی نییە ئێمە شتێکی هاوبەش نییە لە بینمانە حەدی ئەدنا لایەنەکەمەکە کە ئێمە متفق بین کاکەم با هەمومان مناڵەکانمان فێری ڕازگۆیی بکەین ئیتر فێری چیتریەکەی دوایەوە بیکە نییەوە ئەو کەواتە خێزان کە ئەو لایەنە پەروەردەیە خۆی ئەبینێتەوە لە خێزانە لە قوتابخانە لە زانکۆوە هەرسێکی وێرانە بەڕێزە زۆر بەداخەواڵێ و حەزیشەکەم لەم منبەرە ئەمە بڵێم هەرسێکی وێرانە خێزان ئەوەیە خێزان چۆنی بەخێوەکە چۆن دەرەچێتتر خواوەکیلی دەرەچێت فەوزایە یعنی بە شێوەیەکی هەرەمەکی پەروەردە ئێمەکەین و قوتابخانەکانیشمان بەڕاستی دەناڵێنن بەدەست مەناهیجەوە بەدەست نزمبوونی ئاستی مامۆستا لە ڕووە پەروەردەیەکەوە لە ڕووە میهنێکەشەوە ئەوە تا ئێستا چارەسەرکراوە من لە نەوەتەکانەوە هاوارەکەم وا بزانم زۆربەی وەزیرە پەروەردەیەکان من پەیوەندیم لەگەڵا کردوون و ئەمەم نەسڵم پێوتون بەڵام نایکرد ناتوانن ئەوە لە نێوان دوو کەوانە ئەتوانم بڵێم شۆڕشێکی وێ بەڕاستی بۆ من کەواتە قوتابخانە دواکەوتووە بەڕاستی زانکۆکان ئەوە داخیان لە دڵی من هەیە بەڕاستی من لە بەرەوەی مامۆستای زانکۆم ئاستێکی زۆر ئێستا ڕۆژ بە ڕۆژ بەرەو ڕێگرەشن بەرەو داماڵین و داڕمان نەڕوە ئاستێکی چی لەسەر ئەساسی ستافێکی زۆر نامۆ هاتۆتە ناو زانکۆوە مامۆستا ئەو کاتە قەدری هەبوو کەسایەتێکی ئەکادیمی هەبوو متابعەیە کرد ئەی خوێنەوە مامۆستا هەیە ساڵی لەوانەیە یەک بەرزەبە نەخوێنێتەوە ئێستا و ئەچێ کەسیش سابی لەگەڵا ناکە چون بادێ زانکۆکان بێحسابە ئێستا لە هیچ دەبێت لە قوتابخانەکانی ترە مشرفێ ئەم لە ئەولا هەیە تا ڕادەیەک بەڵام لە زانکۆکان نییە و من بۆیە ئەڵێم ئاستی قوتابخانەکانیشمان
لاواز و نزمە لەبەرەوەی ئەو قوتابیانەی کە هێنە ناو زانکۆ ئەیان بینین ئاسیانچی نە عەرەبیە زانن نە کوردیە زانن نە ئینگلیزیە زانن نە دەسوخەتی باشە نە تعبیری باشە ئێمە چی فێر بووە 12 ساڵە چی فێر بووە یعنی کاتی خۆی ببۆرن باوکم خەریجی پێنجی ابتیدایی بوو مدیری حساباتی شعبە هینێک بوو لە جێشە يعني صنفی سێ متوسطی کاتی خۆی نییە يعني شهادەیەکی زۆر گەورە بوو شت فێرە بوو يعني هیچ هەستەکەین کە لێرە هەستەکەین کە قوتابخانەکان و مامۆستاکان کەمتەرخە من زانکۆکانمان بەڕاستی زانکۆکانمان وێرانن بە تایبەتی ئەو زانکۆ ئالیانە کراوەتەوە مەسەلەکە مەسەلەی تیجاریە من ناسیاوم هەیە ئەڵێ 4 ساڵە یەک لاپەڕم هەڵ نەیاوەتەوە هەمووشی ئیمتیازم ئەوە دەرەچێ ئەڵێ خەریجی قانونم ئەڵێ مهندسم چی قانونێک گەزانێ و چی هەندەسەیەک گەزان چۆن ئەتوانێت خزمەتی خۆی و کۆمەڵگاکە بکە ئەوە مصیبەتە و هەروەها بەڕێزان تدخلاتێکی حزبی زۆر زەق و سافر هەیە لە ناو زانکۆکانە يعني تعييني فراشيك رئيس قسمك عميدك ممكن نية إلا أبي حزب خوي تدخلي تاكا حزب مسائل سياسة دكات العقينية بمسائل أكاديمية وبراسي بلام استا زور بسقيها تناو زانكو كانوا وشي بيه لزانكو كان يكاد ونك يملا ترسايمة لبلوي دا صلاة مالية واشتكان علين والرئيس شمالية قرن تار هذه سپاس یانەکەین بەڵام هیچ کەس تەسیریان کوڕێکی گەنجێنن معلوماتیش ئەو تۆی نییە ئەکەن بە مەسئولێکی حزبی لێرە بێ و لە سلێمانی بێ و لە دۆک بێ لە هەموو شوێنەکان من ئاگادارم بەڕاستی ئەو تەدەخولە حزبیە زۆر یعنی کاریگەرێکی زۆر خراپی هەیە لەسەر زانکۆکان و لەسەر ئیشی زانکۆکان و ئێمەش زانکۆ 36 زانکۆی ئەهلی و حکومیمان هەیە زۆر و بۆر يعني من بدز من بيه أوش كاتي خوي باسم كلاي بربرسان يجزان كوكا مودز لحمو كردستانا فاكلتي كبا فاكلتي زراعة لدوم أما براستي دجي مبدأي كرداتي كإما همومان وكو دروشمك وكو حالتي شي أخلاقي هل ما قلتوا يعني خلقي زاخو بس لقل تيكلاوي خلقي دوشيش نابي خلقي هلا بجا تيكلاوي كز نابي يعني إما أجر بكرينو بو جرخاني سياسي مانو بارزاني نمر كاتي خوي لسنجريكا خانقينيك وزاخويك وهلبجيشي ليك سنجرا كو كردوا يعني شيء ما محمد زانكويا بتشي باسايك وهيتشي شي ستافينيا زانكويا بناي نبم استا حاليا بكرز دسي ديالته لبرو او وضعكيه كواتا ئێمە بە شێوەیەکی گشتی کۆمەڵگایەکی هەرەمەشیە ژین بێپلان و هەروەها جگە لەو ململانێ سیاسی کە هەیە لە ناوەوە کە بەڕاستی ئەمە پشتی وەزعەکەی شکانەوە بووە بە پاسایەکی جاری وا هەیە بۆ ئەوەی ئێمە زیاتر پێش نەکەین کەواتە بەپێی ئەم ژینگەیە بەڕێزان ئەم ژینگە کۆمەڵایەتی کە من باسم کرد و هەندێکیشی ممکنە لە دڵ و دەرونی ئێوەی بەڕێزا هەبێ کە باسم نەکردووە ئێمە ئەتوانین بڵێن ئێمەی کۆمەڵگا ئێمەی تاکەکانی ئەم کۆمەڵگایە بەڕاستی خاوەنی دروستی دەرونی نین سەحەی نەفسیمان تەواو نییە بە شێوەیەکی گشتی سەبەب چییە؟ هۆکارەکە ئەوەیە دروستی دەرونی بریتی نییە لە گونجاندنی تاک لەگەڵ کۆمەڵگا ئێستا حالیان پێناسەی ئەوەیە گونجاندنی کۆمەڵگا لەگەڵ پێداویستیەکانی مرۆڤە نییە ئەم کۆمەڵگا وەکو دەستگاکان ئەو هەموو وەزارەت و ئەم تا ڕادەیەک خۆی نەگونجانووە یاخود زمینەی خۆش نەکردووە بۆ ئەوەی پێداویستیەکانی مرۆڤ تا ڕادەیەک یاخود ئاسانکاری بۆ بکە ئەتا ڕادەیەک کەواتە ئێمە ئەکرێ ئێمە بڵێن کۆمەڵگا کاتێک نەخۆشە بێ کاتی تاکەکانی دەناڕێنن بەدەست کێشەکانەوە خۆشتان نەزانن کێشە من پێویست ناکە بەحسی کێشەکان زۆرن یعنی ئەچینە ناو بابەتیشی ترەوە
لە کێشەی نەوتەوە بیگرە و لە کێشەی نازانم چی هەموو کێشەکان زۆرن ئەوە لەبەرەوە ئەکرێ بەڵام تاکەکانی بداڵێن بەجە کێشە ئەو کێشانەی کە کەڵەکە بوون ئەو کێشانەی کە هەڵ ئاوساون زیاتر ئیستیفحالیان کردووە و ئەو کێشانەی کە تا ئێستا هەوڵ نەدراوە بە شێوەیەکی جدی چارەسەر کرێن و کۆمەلگای ساغ مرۆڤ تایە ئامرازێک نییە بۆ غایی مرۆڤێکی تر ئامراز نییە بۆ غایی فئەیەکی تر ئامراز نییە بۆ مەبەستی حزبێکی تر بەڕاستی ئەبێ مرۆڤ خۆی مەبەست بێ لێرە خۆی غایە بێ کەواتە ئێمە بەڕاستی لێرەشە کەم و کورتی هەیە کەواتە ئەو کۆمەلگایە ئەو دەستگایانە ئەبێ چی بکەن ئەبێ هەوڵ ببن بۆ ئەوەی هانی تاکەکە بکەن بەرەو گەشەکردن مرۆڤ تا ئێستا گەشەی نەکردووە ئێستاش ئێمە شانازی بەوەکەین ئەڵێ من کابرایشی عەشایرم لەسەر سرم ئێستاش یعنی ستاتیک 150 200 ساڵە ئێمە تا ئێستا هەنگایەک نەجوڵاین و شانازیشی پێوەکەین ئەمەش طبعاً کێشەی زۆر کێشەی تر بەڕاستی لە دروزەکە و زەمینەش خۆشەکە خۆتان نەزانن بۆ برادرە سەلەفیەکان و تەحەکومێکی زۆر سەیرمان پێوەکەن و ئێستا مەوزوعی جەندەریان لابرد لە سلێمانی بە هەڕەشەی خۆیان و نابێ ئێمە بەحسی ڤەلەنتاین بکەین و نابێ بەحسی خۆشەویستی بکەین و نابێ و ئەمە بەڕاستی ئەم زەمینەیە کە زۆر نالەبارە بۆ تاشی کورد بە شێوەیەکی گشتی لەبارە بۆ ئەو جەماعەتە سەلەفی کە با بڵێن وەکو دیادەیەکی دەنگی لە منبەرەکانە دەنگیان دلێرە پێوەرە بەڕێزان پێوەرە نوێەکان یاخود مۆدرنەکان بۆ دروستی دەرونی ئەڵێ هەستکردنی تاکی کۆمەلگایە هەستکردنی تاکەکانە لە کۆمەلگا بە بەختەوەری کەواتە ئێمە شتێک هەیە ئێمە کە پێڵێن کویت یان چۆنی ئەڵێ عیبم نییە ئێمە نامانەیە عیبمان نەبێ ئێمەمانەیە باش ئێمە نامانەیە تەنها نەخۆش نەبین ئێمەمانەیە بە بەختەوەری بشین ئێستا مەعایری سەحەی نەفسی لە هەموو عالەما لەسەر ئەساسی quality of life جەودەت الحەیات چەند بەخۆشی ئەژی چەند ئەتوانی تەندروستی خۆت بپارێزی چەند هەتا دوایی ئەوە ڕەهەندەکانی زۆرە کەواتە ئەو ژینگەی کە بەختەوەری یاخود بەختیاری فراهەمەکە بۆ تاکەکان ئەو ژینگەیە کە تاکەکان دوورە خاتەوە لە مەترسیەکان و هەڕەشەکان ئێمە معەدل لەژێر مەترسی و هەڕەشای ڕاستیەکەی شتەکە گەورە نەکەین با گەورەشیکەین با بخێنەجێت میکرۆسکۆپەوە با بەعزە غەڵەتێک گەورەکەین بۆی سەرنجمان ڕاکێشێت و چارەسەریکەین کەواتە ئەو دووری خاتەوە لە مەترسیەکان کە ئەو کۆمەلگایە کە وا بکە پێداویستەکانی مادی و معنەوی مرۆڤ جێبەجێ بکەن ئەو ژینگە کۆمەڵایەتەیە کە وا لە تاکەکان کە هەست بە ئارامی بکەن کە دوورکەونەوە لە دەڵەڕاوچیە و بە تایبەتی ئارامی بە ئایندەی خۆیان ئێمە تا ئێستا ئایندەمان مەجهولە من نەزانم ئەمڕۆ چۆنە ژیم بەڵام نازانم سبەینە مەسیرم چییە مبالغەش بێ لێم قبول بکەن ئەمە زیادە ڕۆیە بەڵام بعد مبالغە بێ بەڵام خۆی واقعی حاڵ ئەوەیە ڕاستێکی لەبەرەوە کۆمەلگای ساغ ئەو کۆمەلگایە کە چاوچنۆشی و ئیستیغلال و گەندەڵی و نەرجسیەت و خۆ بە گەورەزانین و ئینتیهازیەتی تیا نامێنێت کە ئەمانە هەن لە ناو کۆمەلگای ئێمە بەڕاستی هەن و گەشەشەکەن بەداخەوە ئەمانە و کەواتە ئەو کۆمەلگایە کە هەندەرە بۆ تاکەکانی بۆ هاریکاری و بۆ یارمەتی یەکتری بۆ گیانی لێبوردەیی و بۆ خۆشەویستی و بۆ بەرهەمێنان کە ئەمانەش ئەم سێ چوار ڕاندە بابەتێکی زۆر مهمە لە دەرونزانی ئەرێنیە کە بە هەزارەها توێژنەوەی لەسەر کراوە بەرهەمهێنان ئێمە تاکی بەرهەمدارمان دروست نەکردووە ڕاستێکی
خواخواتي تعين بيا وكو تمرخانة لوظيفية كابو هيك أو توجهه ما نبوه أوش زمينية خرابة بو لا ندروني كواتا إما أتوانين بلين لكم الجاي كردواري إما هاتشن أما جيجيري أما شتيشي جلوبالا راسكي بشويش جشتي برو تاك روي أروين زيادة برو كمالاتي أماش زور بابتي شي زور مهمة تاك روي أنانيت خوبرستي دروزكا وهمو كسيك لا لناو كمالجاي أما بشويش جشتي هولايا بو برجوندي تاك كسي خوي هولايا بو دسكوتكاني خوي دسكوتكاني كسي خوي وليرا خوتانا زان بها مادي كان زور سازالبون بس بها معنوي كان راست أما لولاتا بيشكوتو كانش أما هي بلام أوان ضرورية بنوا دس نشانية كان وشارة سرية كان تاراديك ياخد لحدك أي وستينن إما نخير كلاكابيو وروج بروج وهندي ديار دايبينين إما لسجادة بيزناكا أو أنا أجل نمونية دوام بن لصالكا لاي من زورن زلامك لسلف اللايك يشيب كوجيه أو هلو استيشي براسي دراسي شيء أما هالشان إمرو يشي لجامعة كاني ميشيغان يشي تحقيق الدول أنا جامعة مجموعة كسي كشتوا أو شيء خوي أنا هو كاني تعبت بخوي أنا بلام إما شو كاني تعبت بخو ما من هي كواتب بكي أمانيكا أرزم كن بو برستان راسيكي هسكدن بانتماء معه هسكدن بخوشويستي معه انتماء چی بو خاک ولات و چی خوشویستی بو خاک ولات اگر بلم نماوه زور کس هي لوانيه وطنياتي برز بيته يمش او ما انتيا بلام بداخله كنماوه بداخله اما اخوي او جنجي دروسي كدوا كواتا اما اتوانين هالنجان كتاك لكو كوملغاي كل دواريا لا دوخي دلراوشا وبتايبتي حزم نكر بحسي نخوش كان كم همي دلراوشي آينده بيوتي قلق المستقبل أو القلق من المستقبل بيوتي دلراوشي آينده future anxiety چونكي لبروا آينده من دور لدروش مكانه دور لتفاؤلي نا واقعي يعني ججبيني نا واقعي براسي عندما طلخة ورونية تاراديك رابر دومان دنيا تراجيدياي لقل خويا هالقرتوا ما وتوا استامان استاشمان براستي استا ام حاضره براستي خوي فرز كدو بشويكي زور تند بسرتاكا يعني يمي دا برانو لقل شي لقل رابر دوشاو وشي لقل عيندا شيج بلانك مانية بو عيندا غيري بلاني مسائلي بجيوي نبي نك بلاني دروس كدني إنساني تاجي كرد لسر أساسي شي موديل أو نية و ببي أو دلراوشية براسي تاشي كرد ياخد تاك لكم الجاي كرد دواريا أمانة شتيلي أو شيء تو براستي بأميدي ناكامي إحباط فرستريشن معدل نارازية تذمر ترس حزن كردت بآرامي وبس سقام جيري نبوني بالروا بواقعكي أم واقع لواقع سياسي كو بيقولوا لكم ملاياتي كو لا همو يوا لا لشيء أقريد أو برواي أجر هالشي بيه لا أستي بيستانية وأمش همي حالاتي شيء زوزو نريني براسي إفرازك وجوريك لكساتيك دا رجيت إما بينين كأو كساتينا بشويشي كشتي ناو لناو نيوروتيك بيرسوناليتيز كساتيش عصابي تورين شرفروشين عدوانين جار بجار بحسي لخيزان ويكم وتا كتاب خانه وتا شو كانيتر شو عامه كانيتر و لقلوشا زور نرجسين يعني وما اللي هاتوا كسنيرك قصرك الكسابكا وحالة بيوتي ميغالومانيا يعني خوي بزور بكورا أزانية تو أزاني من شيم
توزاني قال شيء قساكي لو برو موريك لسعرك لقيت يبكي بزان دواتك ويانا بيدله او باش او برهمي او نمط يدرس كدوا اما نالين كساني باشن بلام بشويش قشتي خليك امت شنايات وامي كافيليتي كناو لناو تاكيكم الجاي كنت خوي اونيه اخويا كابوا وفي الأكابو أو يبقات أمان شخوي أم ناراستي ونارازقوية براستي حالتي شي دروس كدوا كزوزور خرابة أو جدر أنجامي أو دل راوكية من هوادارم أم محاضرة متواضعة وأم تشخيصة نبي نخل يتخاني ججبيني ورجبيني من بودو زمان أحسن عقم راسكي بالكو بريتيا لا خلنويش متواضع سايكولوجيا أو سوسيولوجيا بو واقع كومالجاي كإمة يعجين وهو دارم جاري كتير من أجد لخون ببرسن هر كم تفاعلهم هي أنا بروجر روجان شتيك أبي زياتر هناك بتشينا بيشوا بلام تفاعل كم زول بقوتنية وهو دارم شال السركان للرجاي دزني شاكدني أو هو كان نيك باسم بيد لمشي بريست أنا وزوج سباس عنك دقيقش ما بو والله كاكسرو سباس بو انستيتوشي كوزينو بشبيدان سباس شي ديكي تايبت بو آمد بوان بو نخبة بو بجار ركوبيكا روشنبيلية لنا كومالجي إما كليرة آمدن إما لخدمتي عندين برادران سباس بو دكتور يوسفيش كزور شتهبو من سر قلم بولاي من لوانية ناس مسري متهيبت يكن برسيار ككردي و برسياري كهربتن هاريك فرون نيكرد وكذا آية ما كومالجاي ساقين زور لزاناني ديكا و برسيار ذكن من هميشا دو جستا بيك دشو بهنم جستي تاك للايك وكو individuality وكو تاك لو برانبري جستي كومالجا هردو لمقارنة ده هردو جستا زور شتيان هاو بشا بيكو سر لجستي تاك ده هي سر لجستي كومالجا ده هي دس لجستي تاك ده هي دس لجستي كومالجا ده هي قاس لجستي تاك ده هي قاس لجستي كومالجا ده هي همو اندا مكاني لجستي تاك ده هن لجستي كومالجا ده هن همو بنياد سايكولوجيكي تاك كبنياد وستراكشرشي دروني هل شكل إما هيتي وخاونيتي لا كومالجاش دا بنيادي دروني هي وبنيادي روحي كلا تاك دا هي بنيادي روحي دي سانه ولا كومالجا دا هي كواتا او دوانا دكري قربيتو ما و برسيارة رد ناتواني رد كينو بلين خير هيج كومالجاك نية نخوش بيب چون بحتميتك هي بويكا همو الدنيا وهمو وجود وهمو جيان للثنائيات كان ودروس بو ثنائيات كان بريوي دبن بويا دي سانوا لبرانبر تسيج دا آزار هي لبرانبر تاريخي دا روناشي هي لبرانبر هشتك هي ودياري دكان لبرانبر كيشتش ديكا هي كبي قياس دكري وبي دبيوري بويا استراتيجي اما و عنوان جواني كبرادراني وش كاكسرو دس نشاني كده مقصي لسر كان براسيش تشي استراتيجي ولا توارتي بروجي شي زور استراتيجي ودبي باخي بيبدري و استراتيجي حزبي سياسية استراتيجي حكومتي سياسية استراتيجي هر أورجانيك كبيوا ببروجي شي هي بو آيندا لبر أوي أو ديار دا أو ناواني من هنا من هر هميان دركوتي مودرنا ظاهري حداثوين أجا تبع حزب توبلي تبع حكومة توبلي تبع أورجانا ديمقراطي جمهوري كان بلي هر أورجانا أكاديمي كان بلي هر همو أنا ديار جو دركوتي حداثوين ولا سرت لا حداثش ديار استراتيجي بعقلاني كردني كوم الجو زال كردني عقل بس همو مزالته كان ديك الحياة إن جابويا إما لدروس لا مسألة أو عنوان الجواني كاب أو رقصي لسردكين مسألة قصة كردن لسر بابتك كوتايبونين يا وتعرف سر كردني شنو يروك جنابي دكتور يوسف باسكر بلام إما دتوانين خو تاك شون جستين خوش دبي دروني شين خوش دبي شون جستين خوش دبي روحي شين خوش دبي هروكو أريك كارل غوستاف يونغ دلي إما يستال أوروبا توشين خوش روحي بوين بله شون جستين خوش دبي
معریفەشی نەخۆش دەبێت ئەجا بۆیە چۆن جەستەی پێویستی بە خواردن هەیە دەرونیشی پێویستی بە خواردن هەیە پێداویستی دەرونیمان هەیە چۆن جەستەی پێویستی بە کۆمەڵێک شتیدی هەیە معریفەشی پێویستی بە معریفە هەیە هەموو ئەوانە احتیاجاتن پێویستیان پێ پێویستمان پێ وەکو تاک پێویستمان هەیە وەکو کۆمەلگا اینجا دروستی طبعا ئەو استراتیژی چیە استراتیژی جەودەی حیات ئێمە دەبێت قسە بکەین بەو ئاراستەی کە دەبێت کوالیتی ژیانی تاک بگۆڕێ لە مەودواوە ئەو کوالیتی کە ئێستا ئەمە لە تاکی خۆماندا دەیبینین بۆ ژیانی خۆی کوالیتێکی زۆر ڕەدی و زۆر لە سستە کوالیتێکی زۆر لە خوارە زۆر لە ئاستە لە کێرڤە لە ئیقاع اعتیادەکەی خۆی تێپەڕیوە ئەو بارە نەخۆش بووین بڵێ نەخۆشین بە مستەوایەتی جیاجیە بەڵام ئەو نەخۆشیە دەرونیانەی کە لە کۆمەلگای ئێمە هەن لە کێرڤی و لە ئیقاعی تایبەتی خۆیان دەرچوون لایەنداوە بۆیە دەبێ تاشی ئێمە کۆمەلگای ئێمە ئۆرگانەکانی ئێمە هوشیاری ئەوەیان هەبێ بزانن ئەو بەڵانسە کە تێکچۆ بێتەوە ئاستی سروشتی خۆی هەتاوەکو لە بەرامبەر ئازاردا چێژ زاڵ بێ لە بەرامبەر ناخۆشیدا خۆشی زاڵ بێ لەو حاڵەتە ئێمە دەتوانین مقایسەی ئەو دووجانی بە بکەین بەیەکەوە ئەو دوو ثنائیاتانە بکەین بەیەکەوە من ئاماژە بە هەندێک سەرچاوە دەکەم کە هەندێک لە زانە دەرونیەکان پێش هەمویان سیگموند فڕۆید دەڵێ ثلاثیاتیان پێ دەڵێن ئەمە پێیان دەڵێن سیانەکانی ئینجا هەر شتێک سیانەکانی ئازار سیانەکانی گواستنەوە بۆ دیموکراسی سیانەکانی گونجان ئەوانە ثلاثیات فڕۆید لە کتێبی قەلق فی حەضارە دەڵێ سێ سەرچاوەی سەرەکی هەن ئینسان ئازاری لێوەردەگرێ سەرچاوەی ئازارن بۆ مرۆڤ سەرچاوەی یەکەمیان الطبيعة القاسية يعني أسرش تقاسية كبكمال جياسة بريوة دسية ولا برامبر أو ياسانة دا إنسان نيتواني وأثري عقلي خوي لسر الدنيا دا بني بوي من ملاني لقال أوصر ياسانة بك هتاوكو بتواني أزاركان يسروش لسر خوي كم كاتوا أو هميش حتميتك يا ببردوامي روبروي دبينوا ودرقتي ياسة طبيعية كان ناين أوصل لا فاول قراكي أما دا صالج كالعين يشويني لا فاول دا وخانوكي دروس دكاتوا لزياتي وي بتسي أسري عقلي خوي دابني أراستي لا فاو كبقوريا صدق شيء لبيش دروس كايشتك إذا قس على ذلك وكو عرب قتني بو حالته إما حتى إسا مساري طبيعة دكين ولا قل طبيعة هاورين وهرجيز لما تواني والصراع إلى قلبين أول شكل سرتاوى هرا أزارابيا كان كسيغموند فرويد أماجي بيدك دوم يندلي شيخ خي جسمي بشري يعني بيري زسته سريك لسرتاوى كان يازار كاتك زسته ورده قورة دبي وعندما كان لش سستبن بتقدبن تاك دبي وهوشياري هبه بتوانيت ئازارەکانی کە لە جستەی و بۆی یەکەمی کاتەوە جا بە باشکردنی سیستمی صحی بە باشکردنی سیستمی تربوی بە باشکردنی سیستمی سوسیۆلۆجی بە هەر شتێک کە هەر تەخەسوساتی جیازی ئەوانە دەبنە خاوەنی ئەو لایەنانە سەرچاوەی سێم هەر زۆر مەدەنیانەیە بە حرف سیگموند فروید دەڵێ عدم كفاية التدابير الرامية إلى تنظيم العلاقات بين البشر يعني باش رأيك نخستني إنسان بو كاروباركاني خوي للرجاني خوي دا سنة خوشو كتوبة زاديك دا دروي أو زادي باش رأيك نخرا وكواتا عملي سي ليرة عرقلي دا كويتا بيرشو إدي أو الرجانة أو أزارة دا سيشيه تا دا جيش فيني كارت سنة خوشو للدائريك دا كاروباركان لو دائرية ڕێک نەخراون هیچ شتێک لە شوێنی خۆینیە یا با بڵێن ژینگەیە نەتوانی و دروستیکەی ئەوەی سکینەر پێ دەڵێ سەناعەت البیئە نەتوانی و دروستیکەی بزانە دەبێت بە سەرچاوەی ئازار بۆت چەند ئازارت بدەنێ ئەو سەرچاوەی سێمە بەڕاستی استراتیژی فڕۆید بوو بۆ ئازادکردنی عەقڵ تاوەکو لە نەتیجە مەدەنیەت بە هەموو مؤسساتەکانی خۆی و حکمی بەشەر بکە يعني أويش ابن هاورد الله الحياة هي التنظيم والترتيب يعني ريخصنو زانا بدو بوش جوابي عقل ذات رجيان ذات رجيان بريتي للتنظيم والترتيب تنظيم وترتيب يعني سي يعني قرتو تنظيم كيت وكو أورجانا زيازيا كاني كومالغا كإيش يعني تنظيم كردنا
يعني تو يشك لسرتاوه كان نخش دروني كان صار السرب وأراس وكم ترين نخش دروني لو أراس تيبو مندي أو سياسة تاوانا كدبنا سرتا دبنا سرتاي سر هالداني هم وجش دروني يعني كتصنيف كراون لبابي أو دليلي كأساس على دس زارك دردسي لمنظمة صحية عالمي كبيدران DSM وجنابي دكتور متخصص لصحي نفسي DSM يكو إسا DSM بينس إيش دكا ولو رجعنا لو أنا إلى 2006 زواب زم دصال زارك دردسي وصل DSM 6 دردسي الدليل التشخيصي للأمراض النفسية والعقلية أو الدليل صار أنا هم وديار دون خش تازاني كسر خلدن لهم كوملقا كان الدنيا صار أنا تصنيف عندك بوليني عندك هذا سبب بردوامي ديار دون خش دروني لقل صار هالدانو بيشكوت نمروفاتي دردكون يعني فرويد دله حضارة بنياتنا مدنية إما دبي قرباني لبينا وبدين يعني بس قرباني باللي بيدو بتزنس بطاقاتي خوت تا بويا تا مدنية قشبك قلق زياتر دبي يعني هو حقيقتك بلام إما أو ما بس هو كبري لي بقري وحقيقته بوعي وتعاملي لقلبك بوعي ومعالجة بك أو سياني سيغموند فرويد سياني شدي بدو هذا زور قرنجا سياني دوميان سياني حناوينا وبحرف بيدله ضرورات التحول إلى الديمقراطية سي بيداويستي ورترخان يا رويشتن برو ديمقراسي يكم يان بيدله كاري بنيات نرانا يعني هرتاچك وشاري أو تدا بك كسشي فردشي منززة يعني برهمينا أو كساد ببستراتيز بكسشي بكر فاعل لم قناغي مفعول وببي بفاعل يعني استراتيجي هر مؤسسة سياسي هر مؤسسة أكاديمي هر مؤسسة تربوي هر مؤسسة كمناوي لدنين وإشي أورجانيزا كردني كوم الغاية دروس استراتيجية كلا نتيجة دروس كردني أو كسا بابلين بنيات نري كبيوايا كاريجي هي وفاعليشة لأنها كوم الغاية أو نوع كسرتون دروس دبي أو برنامج شيء زور تاشي دبي لا وكو دكتور زور لسر مسائل التربوية واسطة هو السيستم التربوي كا هم دبي إنبوتي عملية تربوية كانت على آخره أو أوتبوت أنا ما بقول تدري لا آخره بيدرسي أوتبوت كسي شيء صالح مواطن صالح هذا بكلمة مواطن صالح ناوي دبا يعني هؤلاء شيء صالح بكلك شيء بكلك مدنية بيت دوم يعني ياساكان دوم ضرورة تحول بديمقراطية ياساكان هو ياسا ذا بيقول زي لقال كومالك هلو مرزي هنا وهلو مرزانا زاهد حتى تنانا التوبوغرافيا ومناخ ومسألة جغرافي وقضائي جاب بيز قالويكا أو سرتاواني كياساكان يعني لدوزكي دكتور شيرزات ليريا لحضوري دكتور شيرزات خسر ياسا كردن زور حذري دي ها بوي ياسا أو بمان الله ياسا يعني أوش قناغك لقناغك كان تحوله آية لنا إما دا فعلا هوشياري دروس كردني يا هوشياري برهم هناني ياسا كأرشي مؤسساتي ياسا دانانا أرشي مؤسساتنا إيش لياسا هذا كان تا إستا أو ياسا يانهن تا لنتيجة إما ريخن وتاتي لنتيجة بزولين أو سلوك من رفتار من ببي أو مثيرات أنا بكلا دورو بري خوم عند باش تنظيم كراون سيميان نهيشتني ستم يعني نهيشتني ستم كرد دكاتو فرويد أو قصي شيء أو بلام كرتي دكاتو كدلا ستم نميني يعني شيء يعني عدالة في الفرص يعني الفرص هي متكافئة همو كسيك هلي أوي هبلا ببي بشتلا ببي بهرتي داب مزري ببي بشت إيدي بزولة بخوة بروا سفر بكا همو أوشتانا أوانا كواتا أو ثلاثيات أنا بوي من زياتر لسري دوستم سن كبهم أوانا كلنتيجة توشي أو مشاكل أنا ما عندك مشاكل نفسية كبيان ودنا عليني هر فرويد قصة لسر سياني دي دكا ايدو ايغو سبريغو انا ما زور قلتونا هواني لعلومة كان يديش متخصصين اوشتانيان خندوا ايغو اما استراتيج ما دروس كرني ايغو يكا ببرنسيبي عقليش بكا عقل ببتوانيا خوي تنظيم كا خوي بري وبري انزا
عندك زاناي ديكهر لسروا أساسا خرزاري فرويدن كدلي أدلير دلي سي ظرف هن دبي أو ظرفانا ودي بين هتاوكو استقراري نفسي بوتاك دابين بكري الظرف الاضطراري الأول أو ناوي لناوي يعني الدوخي ناتارية كم كدوزي ناوي كاره همو فردك دبي كاريه به أو حتميتك علمية بو ككاري هبه يعني يكلم مقومات أساسية كاني الشخصية يكلم مقومات هر أساسية كاني دروز بني كسايته دوميان خوشويستي بمعنى فراوانكي يعني دوزين وتشون الناو ناخي كسيتش ديكي لرجزيتش ديكا بو بيكو أورجانيك دروز كان كبيرو بترخيزان سيميان جينجا أول وقت هذا برندسين سر عالمش نفسي وجودنا يرولو ميق سيتش هي استا أو قصي بو بمعيار جنابي دكتور يوسف باسي لمعايير الصحة نفسك بو بمعيار بو همو نخوش نفسياني كليدة كونه يشان الوجود مع ذاتك يعني بون لقل خوت بون لقل أواني تر بون لقل دنيا أوان دل جنزان لقل خوت جنزان لقل أواني تر جنزان لقل دنيا يعني كسيك أجر بيني شو شيء نفسي هي وأنا خوش بزانا يا لقل خوي ناجنزي يا لقل أواني دينا جنزي يا لقل جينجا كينا جنزي لو سياسة تاوي زيادة نيا يعني دابرة ولا ها يعني نو كونكتا يعني نو سيجنالا نيا أو سيجنالي نما هو ده بيبو يبدوزيو أو دابرانا إن زاور الدنيا أو خموتشية بهمو تصنيفات كانية أو هستيريا أو بارانويا أو ميغالومانيكا أو الدنيا تسمياتهم كالدي اس مكان هنا بس هنا صار ماسلو كتايب وعالمان دينين ماسلو هرزور واضح هرمك ما نداتي جرخاني هي سرخاني شيء حاجات أساسية كان يعني الحاجات الفسيولوجية بيوسية فسيولوجية كان خواردن وخواردنو وسكس وحسانة أواني خاشو تداني لنظري كي أدري دابين بكري واتنابي كسك لدري وشي سيروش دا بس بمعاشه ومشغول بيه بس راحت إنسان كائنك نية بتنها وجودي بيولوجي خوي بلاو قرنق بيه يعني كاتك تو كسكت مشغول كرت هميشه بس بخواردنا وأي باشا وتنها كائنة شي بيولوجية ووجودك أي وجودك بيولوجية أو ليرة ما مشتركات ما لقى العالم حيوان هي تتجاوز ما نكردوا قربيته هما تنها لو أستب منينا كواتم مسألة خواردن تمكي كودل خواردن أما ناوي لدنين بعربي أو بيدرن معاش يعني دبيعته للسير روجنا بجي بلان أو جيانا حقتي طبيعي خوته نابي بي مشغول بيه أو كدلي أو الدابين به خواردنا والدابين به بوي جسمك كوشك دبي طريقة سكس دبي دابين به بمعايير بابلن كالترايز بكري أو سكسة ببي كالتشر زيادة كان سيم شارميان حسانوي كبيسمان بيتي وحاجة بالوزي أو حاجة نية تدي بمطلق إحساس بأمناك إحساس بأمناك بقى سايشناكي كدوم بيجي ماسلوه حسناكي كأتو آرامي لبروي خطر لسر وجودي بيولوجيته أتو نازاني اشتكي بيخو يا نايخو خطر لسر وجودي بيولوجي أو تنها للدنيا كائنات كان ديكاية أو دو حاجة دابين نبي تو هميشه ترز لسر وجودته بي ترز لسر حركته بي تون انتمادك زور زال انتماد بيبا محور بيبا موضوع لصحافة لهمو تخصصات كان ديك قصي لسر كان انتماء ضعيف بوبولات وبو حزب وبو نازانمتي طبعا استعمل ملاحظة بك حزب ظاهري شيء نوعية وطبيعية همو كسيك حزبي بي بلام طبيعي كسيك حزبينا بي بلام برة مشاي منتمية كاني ولاتي مكا دراسة شيء دراسة بك كتيدا نسبتي خطأ تيدا زور كم به ضل نيابة همو أوانا حزبين سطح نسبتي شيء قلق زور لبينا يبارو مصلحتي تايبة حزبين بو أو انتماية تركض نوعي حالة بيولوجية كيا يعني ديوي معاش شيء دسكويها تاخ حاجتي خواري دابين كان انتماء بكابو دروس ما بالايا كانوا بو رخ بو أو آمان ذا استراتيجية كانوا بو انتماء ظاهري شيء زور خيزانية لخيزان دروس دبي بحالة شيء مكتسب فيري دبي فيري أو بين كان تو بقرر أبو عائلة خود بقرر أبو نتوكي خود بقرر أبو خاتش خود
لو تهذا برين دتين السر هندك لا قصيدي كا مسألة أو ثنائية تيجو آزار براستي كزور بيوست با أو نخش يعني كسر إنزا كأبى بكيستان نسبتي بإحصاء كأبى استان نخشي رقمية كلا سرطان سري دنيا ولا سرطان يشتى براندوا تنها أو كساني كان كتشخيص كراون كأبى يعني هي لسيصط مليون بوت 400 مليون كاس لسرطان سري دنيا دبن تنها وانا تشخيص كراون أي باشا أو أفريقيا أو أمريكا اللاتينية أو كم الجولات ديك لآسيا لولاتي خوما وأنا بس تشخيص كراون 600 مليون ل 8 مليار كاس كأبي سابيرلن مرض العصر كهمو مسائل انتحار وقضية كشتني باوكو دايكو ماموكا وديار دانا زوربون لكم القيامة همو لنا تجاو لحظات أنا كتيدا قرارك ددري قرارك باقراوند شيء انفعاليه وانفعال نتوان او ترويض بكري للرجاء عقله بوي ببابتك او استثماري لسبكه او انفعال بتواني بعراسي شيء زابي بدي إذا أرامي دنوري هربتنها خو شيء مؤسسة سياسية مؤسسة دينيش بيستي مؤسسة دينيش أرشي يعني الدين بي سير تجيش نشزور سير يعني يستاشي لأن حتى كسزور شهر إذا كان لما زال دين أنا يقصد كان كاكا دين قران بحالتك كبيدلين لعلم النفس بيدلين رضا النفس يعني الدين دبل أخيري دروني ترازيكا درون ترازيكا بويك اللي حيرة بالبات دري سيبو أو بروسكا أو توار مرة كشت سيبو أو بروسكا أو بردي شاكرت تيبقى لحالتي حيرة بالبات دري حلق دا بني بوي ببرجي وسر إيشا كان يخوت مشغول نكا أو برسيارة أري أو بروسكا تشيبو ها دبي بدو زيتو عموما لو لا دولي أو يجي هو ببيت تطوري فكري زمان بالله زاخور هالكسب زورك داين عموما دبي أو رضاي نفسه دابين كوات استراتيجي الدين دابين كردني آرامي درونية براسي آرامي روحية بوتاك أو آرامي الروحية دين دابين إذا كان كضرورتك يعني سيغموند فرويد كدسير سر ويكيبيديا للدين كأنه سوا ملحد تصور كخصية شيء زور عظيمة هي لمستقبل وهم إجباسي إذا كان ضلي دين مكون أساسي من مكونات الحضارة دين مكونة أساسية لمكونات الشارستانيات وهي نقولي لناكا وبيش رواية ظاهرية كبن برناكري وناكري تو صراعي لقلبك بوشيوية أو بشكل ديكا بيوايا عندك مسألة أوبسيسف وويكا وسواس للا دروز ذكابه ولا بروي فعلا تروج حتى هو تصبيح كتبادي ولا إله إلا الله لا إله إلا الله ونخوشيه هو أوبسيسفة وحالة لا وسوسة داد دبر لحالة الروحية كودت خاتنا ودنيا قل ترسو لا اشتديك كانت تواني ببرجية سري شكاني ديكت هو كماركزنا له دين دار كانت تنها خوان بوي ما يشتو توا يعني ما بس أويش ما بس شيء جوانا ضل يعني دس بان كردنا وخواني يعني شيء يعني بيد الصلاة كردني إنسان استراتيجي إخضاع كردني إنسان بوي هم يشدس بو أسمان برسكاتو لكسي كدوانك إنزا كواتا دابين كردني حاجة الروحية كان كالدين مسؤولي رقمية كمؤسسات الديني مسؤولي رقمية كالدابين كردنو فراهم كردني أو زمينية أولا كما قاي إما داب راستي بتشوشيا وسبب يزور بيتشوش درونية كانشة سبب يزور بيتشوش درونية كان ملاحظة بك يعني كفورمي إنساني الديني فورم ديارة دناسريته ولا بازار كذا روا فورم كده دناسريته يعني أول حالتك لأوبسيسيف حالتك لا بالانسي كسايكولوجيا وإنسانة تكشوا الدين ما بس أولنية باستراتيجية خوي تبوذيزما تمسيحيته تإسلامه هم دينك يعني كبوشكلا مبتذلة مشان إنسانك يعني من هم جارد لما أسلوق سيد شكردون دل حاجاتي فسيولوجي وحاجاتي أمن إلا القرآن يقول دل القرآن يجنال وأطعمهم من جوع وآمنهم من خوف يعني تون مولانا قصش زوج يعني هذا الإنسان يجي برسي لتناني يجي بيلا خواق دنترا لو حالته ده
چۆن تۆ برسیەک دەتوانی وا لە بکە ئینتیما بکە ناتوانێت برسی چۆن ئینتیما دەکا کاک ئەوە وجودی بایۆلۆجی لە خەتەرە دێ باسی لیبرالیزم لە تۆ وەردەگرێ قسەی لەسەر لیبرالیزم و لەسەر مەسایلی دی بۆ بکەی ئەوجا لەو حاڵەتە ئەدی ئۆرگانە کۆمەڵایەتیەکان ئیشیان چیە لە ئۆرگانە دینیەکان پەڕێنەوە ئۆرگانە کۆمەڵایەتیەکان وەزیفەیەکیان هەیە بۆ دابینکردنی استقراری نفسی بۆ فەردەکان کە ئەوە ڕەنگدانەوەیەکی ڕاستە و خۆی دەبێت لەسەر دابینکردنی ئارامی لە ناو کۆمەڵگادا لەوەیاندا ئەمە زۆر شەرماوەرە یعنی ظاهرەیەکە کە مؤسساتی سیاسی بەر لە مؤسساتی سیاسی مؤسساتی ئەکادیمی وڵای من دەڵێم ئەکادیمی سیاسی هەمویان ناتوانانی دەرەجەیان بدەیە کامیان زیاتر مؤسسەی سیاسی مؤسسەی ئەکادیمی مؤسسەی سەقافی شەرمە بۆی ئەو شەرمە ئەو قسەی من دەیکەم من لە بابی نصیحەت و شتیواوە نییە لە بابی ظاهرە ینی قسەیەکی علمیە 100% کە ببینێ کەسێک مەشاکل لە کانی خۆی ناخاتە بەردەمی یاسا بۆ نەریت دەگەڕێتەوە یعنی لێرە کە پێت دەڵێ 4 سەرچاو بەڵێ 5 سەرچاوە یا 4 سەرچاوی دەسەڵات هەیە دەسەڵاتی نەریت دەسەڵاتی دین کە زۆر خەفین ئەو دەسەڵاتانە دەسەڵاتی سیاسی دەسەڵاتی یاسا کە یەکێک لە کۆمەلگای تۆ دەبینی مەشاکلەکانی خۆی دەبات بۆ تەچێک بۆی حەلکایە بۆ کەسێکی ئایکۆنێکی کۆمەڵایەتی بۆی حەلکە مؤسسەی قەزایی دەبێت شەرم لە خۆی بکات مؤسسەی سیاسیش دەبێت شەرم لە خۆی بکات مؤسساتی ئەکادیمی شەروا لەبەرەوەی مؤسسەی ئەکادیمی ئیشی دروستکردنی عەقڵە لە کاتێک کە یاریەکی سیر لە ناو مؤسسەیە هەیە دکتۆر زۆر لەسەر ئەوە وەستا آخر محور کە من قسەی لەسەر دەکەم ئەوەیە چۆن ئەوەی کە ئەو گەسکۆنت قسەی جوانی هەیە ئەو قسەیە زۆر سایکۆلۆژی ئەن نەزەریەکی جوانی هەیە نەزەریەکەی سایکۆلۆژی ئەوەی فیزیای ئیجتیماعی بەڕاستی سكينر بيدل صناعة البيئة لأجل صناعة السلوك يعني جينجا دروس كين بوئوي لنتيجة سلوك دروس كين جينجا خوما ريخين أو جينجا شون ريخ دخلي أو فيزياء شار شون ريخ دخلي شون حركة سير تنظيم دكي أو إشي مديرية مرورة شون حركة بابلين برنامجي تربوي ترتيب دكي كويشي وزارة التربية ومديريات التربية أو كشت شون ترتيب دكي هتاوكو همو مثيرات كان وندم معقول من رفتاري إنسان كان تنظيم كان لبروشناي أو مثيرات أنا أو سكينر بيدله مثيرات معقولة هتاوكو سلوكي معقول بيتدي قرأتو ويا زور منهم لناوتي حتى لحركة سير أجر تو بيانيان لو ساعتي حبتوني وبوهشتوني أو الرش وراء أو الساعة المزدحمة برة من شيء سر ترافيك عايتكم كمان هم زاري ضلهم شفار بيانيان ساعات حوتوني وزخ زلط لي ده لسر همو سر ترافيكك هزاران سيارة واستوى يعني وانا همو بكوليسترول وبوشتانا بالشبهنا هموي انزل لشوينك تقينا ويكرو ده وشار زلط لي ده همو بيانيان زلطات ارتدادية لدوايك أولا نتيجة تنظيم نكردني جينجية كدنياك حالاتي نفسي وانفعالاتي اللي دروس دبيته ولا لحظاتي انفعالي ده ينكرس هاد دروس دبي وهو مشاكلي جورة أو يشي أو عنوانيك أو مقصي لسردكين أو أنا هربتنها مشاكلي فردين نخير مشاكلي اجتماعيش نين هربتنها بلكو مشاكلي سياسيين يعني أو تشانه بو سياسة مداران دينا عرب ومؤسسة وأورجان سياسية كان دبن بمشكلة دبي حلي كان أو ياخد بصددي حلي بن نكوازي لبين بوي ببردوامي بمن تاوكو لأخيري بعلاج بالصدمة وي بيدرن العلاج بالصدمة بعلاجي بالصدمة حل بكري لأخيري زور زاري واي كسك شوشي لقل كسك هي هر حلنا كان هر تجاهلي حل مشكلة كذا كان لنكاو تشوشيك دخلقين بخوان بوي لبر روشناي أو تشوشي مشكلة كاني كشان حل كان يعني أو ظاهرة لا واقعية مدى هي كسرتاوي زور سرچين بو همو تكتونا الدرونياني كلكم الجاي إما هنو ناوي زيان هي بوي مناكري واز لو تا كان بينين هركسا ناس أو
بە نارسیسمی خۆیش بکات چونکە هەموو تاچێک لە ناخی خۆیدا هەڵگری حاڵەتێک لە نارسیزمە لە نەرجسیەتە دەیەوێت هەموو دنیا بۆ خۆی بێ هۆی دەڤید باس قسەی جوانەیە دەڵێ هەموو کەسێک لە ناو خۆیدا بکوژێکی هەڵگرتووە جا ئەو بکوژە لە لەحزەیەک بەخەبەر دێ خۆی دەکوژێ یا خەڵکی دیکە دەکوژێ ئەوە دەبێ ئەو زمینەیە وەکو چۆن ئێمە هەر هەمومان هەڵگری ڤایرۆسین بەڵام مقاوممان تا ئەو ئاستەیە ئێستا ڤایرۆسەکە کار ناکاوە ئیش ناکەوە دەرناکەوێت بەڵام کاتێک کە تۆ مقاومت لاواز بوویدی زەفەرت پێ دەبا ئەمە برادران لەم کۆمەلگای خۆماندا ناوم تووشی حالەتێک لە ئایدزی سیاسی و ئایدزی سەقافی بووین ئێمە نەقسی منەعەمان هەیە بەرامبەر بە هیچ دیاردەیەکی کولتوری دەرەوە خۆمان ناگرین بەرامبەر بە هیچ دیاردەیەکی سیاسی دەرەوە خۆمان ناگرین بەرامبەر بە هیچ دیاردەیەکی مۆدێلی دەرەوەش خۆمان ناگرین یعنی یەکسەر تەسلیمی دەبی ئەوزات چ لە ئیبتیزالی شکل ئەو مۆدێلاتانەی کە لە شکل دەیان بینە ڕۆژانە لە مۆدێلی زیاد لە جلوبەرگ لە مەسەلەی اقتداء غير الرشيد يعني أو تساولي كرينا رشيدي كذي بيني لمسألة خان ولا مسألة بنايات وعمارات وسيارة ونظام سيوانا آخر قسيمن بوي زياتر وابزم تود بيونيا آخر شت تنها أو ندي ذلا موقسي أوجسكون تيجي قريمة والسري ك بنموني جزء شعبي تعبيري لذا كم هم السيارة وقت خوي بيكاب لسري نسراب والحمولة طن يا نصف طن يا طن ونيو يا هر تريلي لسري مساوند طن حزم بار هالدك ليه أجر أو نموني تعميم كين بس الشار بلين شاري هولير حمولي 500,000 كسا شاري سليماني حمولي 600,000 كسا دهوك 400,000 كسا حمل دكا وتواني هالقتني وان دكا سيهي هر يقل شاري كاني دي شوان هيت يكلو شارانا توار اوان دي او حزمي خويا سا خلق تيدا كواتا سياري چي طنوني وحزمي بي ناتواني سيطاني لباركي وتحملنا كاو چو شي بو درز دبي ناتواني بروح في زي شاركاني يما هر همو تيكسوا حمولي تيكسوا وانا ازمل كري ازمل خانو ازمل حركة ازمل لنا زانمشي دنيا كمو وانا ستاوي قوري مشاكل الرجانا اتو همو اصطداماتنا دبيني ان زاد بيتا خلفياتي ديكي هي وبيدا دتي دبن بچوشي ديكي كوملاياتي ودبن بچوشي ديكي باش كوملاياتيكا او دكوجي دبي بچوشي او PTSD يا استراباتي ما بعد الصدمه دبي بچوشي ديكي لا مساله طلاق ولا مساله كشتن ولا انا دكونوا ما بس من او بلم همو او حالتنا ايديش تيديان لدكويت هو مربوط بو باش ريق نخستني اما بو كاروباري خومان لحياتي خومان ده سپاس دیسان و سپاس چی گرم بو ایوا دست خوشی لانستیتوتی گەشەپێدان و توێژینەوەی دەکەم و سپاس بۆ کاکسەر و سپاس بۆ ئامادەبوونی ئێوە برادران خۆشحاڵ بووم سەرکەوتوو بن هەرچەندە قسەکان بەدڕیجم بوون نەبوون لە زۆر ناحیە کە وێرانتان کردم ئێمە ئەوەندە خراپ دەژین هم أزماتنا فعلا وایە ئەمە تێدا دەژین ژیانمان ئەوە ژیان نییە بەڕاستی ژیانێکی لایەقی ئینسانی سەدەی 21 بەڕاست لە هەموو ناحیەک بەڵام طبعا دەوڵەمەند و باسەکان معلوماتی زۆریان تیا بوو هەوڵیان دەدا دەرون ناسانە باسی کۆمەلگا ناسانە خۆزگە هەندێک کۆمەڵ ناسانەتر قسەتان کرد با بۆ نمونە لە باتیەوەی بڵێین نەخۆشی کۆمەڵایەتی ئێمە گرفتی کۆمەڵایەتیمان ئەو گرفتانن کە هەندێک ناکۆچی و یاخود خەلەل دروست دەکات لە حالەتی دەرونی ئەندامانیشی نەخۆشیە هەرە باوەکانی کۆمەڵایەتی مەسەلەن هەژاریە بێکاریە کۆمەڵێکی لەوانن کە ئەوە وەزعەکەتی گردن اینجاش لەواتی بڵێ نەخۆشی باشتر و بڵێ کورتهێنانی سیستەمی کۆمەڵایەتی ئەوە سیستەمی کۆمەڵایەتی کە کورد دێنێ ئیدی مەشاکل دروست دەبێت لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی کۆمەڵیش سیستەمەکە حاجاتی ئەساسی خەڵک جێبەجێ ناکات کەواتە ئەو سیستەمە چی بەڕێوەی دەبا
كولتورة سيستم كبرلا كولتورة شيء باولين دواكوتو كناتواني إدارة سيستمك كلا جهانية شيء نويدا أوه مشكلة أساسية إما تاكا كان تيدا توشي ديرو بيبدأ بناحية درونية بويش كأجر أو دو تكتب مكان هنا بس سيستم وكولتور أو زور لندبو مفهوم تبدأ نخبي ساخته بحث الدكتور أجر ساخته قد نبي نخبة برانا بدأ خلقي بشيارة استاخو زور للاين السياسي كان خلق ما بس فرض كان باس عندك زور 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 بس بابلين على كيف قلت لي خو مكشوف ترجع لبعدها خو خلقي بشيار دزانه تو هر شانو بالي دابله بلام مدينة سين باي شندا وانيا بويا أولا كاري قرنينا هر شندا بصلاة كان بيرلا بشتي عند جرين إدارة عند دمين بلام هر نبي ناحية معنوية أو رزيان لناجي انتماء ماوا انتماء هميشه انتماء بقرن وقت انتماش وكو همو تايبت منديشي كومالبوني خلق دبير بورو جندري دبير بورو جندري دنا هي دنا اما هي چونك هر کسی که اما تبا اندامو تبا كومال اما سربا شتيشين سربا لانيشين سربا ولاتيشين بلان بو تفعيل كردني أبي إيش يقول بهال يوم لاحظت كان الريفراندوم مع خلق شيء انتماء شيء درباري بو شو كإيش يرسكرا وروجاندرا هاندرا جاء بهالحال دست خوش سكانتان زانستيانا بو هربو بونيش كأمره تشاردي دوا فالنتاينا توقع عندك الدكتور محمد باسي شوشي خوشويستي هم بو شكرا كيوري كاي خوي ويسمع بشوشي خوشويستي زور سپاسی کار دکتۆرەکانەکەین بەڕاستی ئەو محاضەرێکی زۆر بە نرخ بوو سپاسیانەکەین بەس من حەزم کرد زیاتر باسی ڕۆڵی حیزبە کوردیەکان بکەن يعني حمومان ڕەنگە لەو حیزبانە بووین تا ساڵەکانی 60 ئایا عینە ڕۆڵیانە بینی یان خەڵکیان فێری ئینتیما کرد فێر ئەخلاقە کرد محاسبەیان نەکرد بەس ئێستا عینە ڕۆڵە بینن یان بە پێچاوانەوە وەختی هەڵبژاردن لێن بڕۆن تەزویر کەن هەمومان دەزانین ڕۆژەکان دیکە راپۆرت لەسەر یەکتری بنووسن ئەمێنێتەوە کێ نەخۆشە بەڕاستی دەسەڵات و ئێمەش نەخۆشین ئێمە کە خۆمان بە نوخبە دانین بەڵام ئێمە نەخۆش کراوین و ئێمەش تاک نەخۆشەکەین تاک هیچ گوناحێکی نییە ئێمەی نوخبە تاکەکان نەخۆشەکەین بەس ئەوەی ئێمەشی نەخۆش کردوت دەسەڵاتەکان و بەتایبەتین باسی دەسەڵاتی کوردی یەکەم دەسەڵاتی کوردی ئێستا هەندانی چیەدا هەندانی دیاردەی ئینتیهازیەتەدا ئینتیهازیەت بۆتە قمە کە وەک خۆی لای ئێمە زۆر شەرم و عەیب بوو ئێستا ئینتیهازیەت دیاردەیەکە و خەڵکیش تەقەبولیەکە هەندەی بازدانن لە حیزبێکە و بۆ حیزبێ کابرا 20 ساڵە لە حیزبێکە لە پڕ ڕاتە حیزبێ دیکە پۆستی پێدرێ یعنی ئەمە هەموو قیەمەکان دەڕوخێنێ لای تاکی دەڕوخێنێ ئەمشتانە دومین میدیە میدیە قۆرە کراوە میدیە بێلایان مانیە نهائیەن هەموو میدیەکان حیزبین ومبالغة كان يعني حموش باشا يعني حموش خراب يعني ما كل واحد فيروينا يعني هيك شيء ناوراس مانية بيز قالوا يعني قندلي تاسكوا اللي ندرا قندلي هي قندلي بوت الدهاردا وتنزع قولش دراوة نرنجا راجي رابع حدي بلان بنبر نكراوة وأما تأثيرك على تاك يعني تاك جناحي تيه إيه زور سباس زور سباس هردو بريزان لبو أو زرعتك باس لا بابتك دكان كتايستا حقيقة تسنينك زور سباستان دكان بزرعته إشتان كجسر وموضوعي كعلاقة با وق لا فروم ولا يوم بيدلن نيشن إلنس يعني كرانكن دير ناسيون بألمانيا كيدلتن يعني نخوشي أمت يعني نخوشي فليرة كواتا
کۆمەلگای کوردی یان کوردستانی لە هەرێمی کوردستان مشکلێکی گەورەی هەیە ئەوش نەخۆشە گەیشتنە ئەو نەتیجەیە لەو ئەبحاسانە کە جەنابتان باستان لێ کرد و یەک لە ئەسبابەکانیشی سیاسیە ئەساسە و سیاستش علاقەی بە پەروەردەکردنی هاوڵاتیەکی باش المواطن الصالح لە ڕوانگەی سیاسەتەوە معالەجەی ئەو قەزایانە بکرێتن لای ماکس وێبەر التزا دەکات لە بۆ عەقلانیەت بە پێی عەقلانیەت دەبێت دەولەت ئیدارە بکرێت کەواتە پێویستمان بە معالەجەی ئەو وەزعی بە شێوەیەکی معەیەنمان پێویستە عەقلانیەت لە ئیدارەی دەولەت هەبێت و عەقلانیەتەکە عیلاقەی بە چ هەیە بە مەسلحەی گشتی ئەرستۆتالس تەحدیدی کردووە کە سیاسەت بریتیە لە مەسلحەی گشتی منفعەی گشتی ئی هاوڵاتیە کەواتە لێرەدا ئەم نەخۆشیە سێ شتی ئەساسیمان هەیە لەو نەخۆشیێکی پەروەردەیمان هەیە نەخۆشیێکی علمیمان هەیە نەخۆشیێکی کۆمەڵایەتیمان هەیە بەڵام نەخۆشی فکریشمان هەیە ئەوتان تۆزە معالەجە پێویستە معالەجێکی زیاتر بکرێت یعنی ئیدیۆلۆژی مزەیەفمان هەیە کە مارکس دەڵێت و پێویستمان بە ئیدیۆلۆژیی ڕاستەقینەمان هەیە وەک چۆن نوخبەکان نوخبەی ساختە یان نوخبەی مزەیەفمان هەیە پێویستمان بە ئیدیۆلۆژیی ڕاستەقینەمان هەیە و ئەوە پێویستە لە ئەوەش معالەجە بکرێتن ئەم حالەتە تەشخیصتان کرد ئەنسەرتەنیتی حالەت عەدەم یەقینمان هەیە و ئەوە ترسە لە فیوچەر لە مستەقبل لە ئایندە و ئەو ترسەش نەخۆشیێکی بە قووەت و بەهێز ناو کۆمەلگای کوردی پەیدا دەکات و نەتیجەش دەڕواتە لە بۆ دیسان دەگەنێنەوە بۆ نەخۆشی ملت کەواتە پێویستەوە معالەجە بکرێت چێ معالەجەی دەکات دەسەڵاتی سیاسیە بەحثتان کرد لە فرۆید بەحسی یاسای کرد کەواتە یاسا لە پەرلەمان دەرەچی ئەگە مشکلەکەمان ئەگەر پەرلەمان لە ئەزمە بیتن یاسا چۆن دەرەچیت کارل شمیت بەحسێکی جوانی کرد لەسەر ئەزمەت پەرلەمانات وەختی جەمهوریە ڤایمار و چۆن هیتلەر هاتنە سەر حکوم یعنی کە پەرلەمان لە ئەزمە بوو ناتوانێت یاسای چاک دەکاتن فەراغێک پەیدا دەبێت لە کۆمەڵگا چێ ئیستیغلالی ئەو فەراغەی دەکاتن ئەو با بڵێن ئیدیۆلۆژیە شمولیەکان تۆتالیتاریزم ئەوان ئیستیغلالی ئەو وەزعی دەکەن و مەترسیەکی گەورەمان هەیە کەوا تۆتالیتاریزم زال بیتن لە کۆمەلگایمان و ئەگەر تۆتالیتاریزم زال بیتن بمعنە ئینسانیەتی ئینسان نامێت وەک هانە ئارن دەلێتن زۆر سپاس زۆر سپاس بەرزان کاکتۆر بۆ ناوێژوانەکان هەرچەندە قسەکردن لە حوزوریە زۆر مامۆستانی خۆم کردە ئامادە کەمێک زەحمەتە بەڵام ڕێگە بە خۆمە دەم قسە بکەم لەبەر دوو هۆکار لەبەرەوەی ماستەرنامەکەم ماستەرنامەیەکی چووپڕ بوو لەسەر واقعی پەروەردەی لە کوردستان دیراسەی مانەوەجەکان و هەروەها بڵێن ڕاپرسی و لێکۆڵینەوەی مەیدانیمان کرد لەگەڵ مامۆستا و قوتابیان دەربارەی ئەو بەهانەی کە لە پەروەردەوە فێرە بن ئەوە یەک دوو کە ڕێ بە خۆمە دەم قسە بکەم ماستەرنامەکەم لەژێر سەرپەرسیاری مامۆستای گەورە و بەڕێزمان کاکتۆر شێرزاد بوو بۆیە ئەم ماستەرنامەیە ئەمە ماستەرنامەیەک بوو کە شتێکی نوێ بوو لە کوردستان لەسەر ڕۆڵی پەروەردە لە تەنشئەی سیاسی بکرێت ئێمە کە دێین هاتین ناو پرۆگرامەکان تەحلیلی پرۆگرامەکانمان کرد ئەڕۆستۆ باسەکە کە مؤسسەی دەوڵەتیان سیستەمی سیاسی پێویستە دامەزراوەی تایبەت بەخۆی هەبێت کاتێک خێزان فەشەڵ دێنێ لەوەی کە تاکەکانی بە تەندروستی پەروەردە بکات مؤسسەی سیاسی دەبێت ئاراستەی تاکەکانی بکات بۆ ئەوەی ئەو تاکانە تەندروست باش بن یاخود تاکێکی مواطن ساڵح بن بەمانە فراوانەکەی بۆیە کە دێیتە ناو واقعی پەروەردەیی لە هەرێمی کوردستان ئیشکالێتێکی زۆر گەورە هەیە بەڕێزان ئەو ئیشکالێتە ئەوەیە یعنی ڕۆڵی مامۆستا و ڕۆڵی دەوڵەت چۆن ئاراستی تاکەکانێکە
لڕێی مەناهجەکانەوە لەڕێی پرۆگرامەکانی خوێندنەوە دواتر لەڕێی مامۆساکانەوە داوا لە مامۆساکە ئەم شێوازە لە پێداگۆجی بۆ من بەکاربێنان بۆ ئەوەی من بتوانم مواتن ساڵحەکانی خۆم لە دواهاتوو ئاوتپوتەکەی ببینمەوە کە دەیتنەوە پرۆگرامەکانی شکالێتی قوڵ لە پرۆگرامەکان هەیە لەبەرچی لەبەرەوەی کە نازانی ئەو پرۆگرامانە دایانەوێت چ بەهایە بگەنە قوتابی یعنی من کە وەکۆڵی چاوپێکەوتنم لەگەڵ لایەنە مەحلەکان کردێت بۆ نەس پرسیارم کردووە ئایا دەوڵەت سیستەمی سیاسی وەزارەت پەروەردە دەیەوێت چی تاکێک پێ بگەێنێت دیار نییە نازانین دەمانەوێت تاکێکی قەومی بێت تاکێکی نەتەوەیی بێت تاکێکی مەدەنی بێت ئەمەش هەردوو بەڕێزان باسی تەربیەیان کرد لەو ڕوانگەوە و هەروەها ڕۆڵی مامۆستاش بەداخەوە ئیشی لەسەر نەکراوە یعنی مامۆستاکان کە قسەیان لەگەڵەکەی زۆربەی مامۆستاکان ئەسڵن نازان پێناسی دیموکراسی بکەن تۆ چۆن تەحولی کۆمەلگاکێک بۆ دیموکراسی کە لە پەروەردەدا فەشەل هێنابێت 178.3 کابیان نازانن پێناسی دیموکراسی بکەن ئیشکالیاتێکی تر کاکسەر ئێستا ئەمە دیراسەیەکمان هەیە لەسەر قوتابخانەکان لە ناو چاکسازیەکانی بە خۆشحاڵی و حکوومەت هێرم درکیەوە کردووە کە دەبێت لە ناو چاکسازیەکان مافی خوێندن بۆ قوتابیەکان هەبێت و هەروەها ئەم قوتابیانە بۆی دووبارە ئیعادەی تەئهیل بکرێتەوە یعنی لەگەڵ مامۆستایان دانیشتی و چاوپێکەوتن ئەنجام بدەیت و ڕاپرسی ئەەکەی مامۆستایەکان خەمی یەکەمیان ئەوەیە هەندێک مامۆستا هەیە سەر بە وەزارەتی کارە 450,000 دینار خوتوڕی هەیە ئەو مامۆستایی سەر بە وەزارەتی پەروەردەن خوتوڕەکان نییە یعنی خەمەکان لەوە کۆ بێتەوە لەو کۆ نابێتەوە کابرایەکی چونڕەوی دێنن چۆن مامەڵەی لەگەڵ بکەن چۆن بیهێنەوە ناو کۆمەڵگا چۆن ئیعادەی تەئهیل بکەنەوە ئەوەیە کاتێک ئێمە مناقەشەی ماستەرەکەمان کرد لەگەڵ کاکتۆر شێزاد کۆمەڵێک تەوسیاتی زۆر باشمان نووسی ئەو لە مناقەشەکە تەوسیە کراین کە ئەو ماستەرە ئەو نامەیە ئەو توێژینەوە پێویستە بدرێتە وەزارەتی پەروەردە زانکۆ ڕیاسی زانکۆ دیار بووە نووسراوی فەرمی دابیانە وەزارەتی پەروەردە دابیانە وەزارەتی پەروەردە گەیشتووە وەزارەتی پەروەردە کاکسەر ئاخر نقطە کە گەیشتووە وەزارەتی پەروەردە دوای وەزارەتی پەروەردە هات ئێمە پرۆگرامێکمان هەبوو بە ناوی پرۆگرامی پەروەردەی مەدەنی وەزارەتی پەروەردە هات ئەو پرۆگرامانەی لادا ئێستا پرۆگرامێکی ترمان هەیە بە ناوی پرۆگرامی کارامەیەکان يعني أو أخطاءني أو أخطاءني يعني أو راس فرداني كإما كردمان دا لا بالمبنى أو تجنوي كأنجام من دابو همان أخطاء بالبرنامج كنيوي كه يعني ببه أو إشكالية تاني شون صار سرك بوي بيم ويا دبي اللي هو أو إشكالية تاني أو نخش على صار سرك كان باس زوج باس بوي استانفش زوج باس بهذا كان رسول عدنان ودي حضور الدكتور يوسف محمد صالح تابيني ولا كم بيت بلام عندك بسيارم هي بشوي هاجز للبرم بو جنابيان بو جناب الدكتور محمد بس بسيارة كان ناري إذا كم نسب قصة كاني كاك عدنان جنابي تكسروا أجر جلسة يجي وكو أم جلسة وأو بابتنا كأول رجال دي براسي شو أنت وقبلين هويلي كأو يزور تقواتوا وزور كشمان نسر أو بابتنا هي وزور پیشنهادش من هست. اگر بکرده جلسه کی وقت آمد وای ایمش وقت وزارتی کارباری کمالاتی وزارتی پروردش آماده لیره آماده بی. ما مثلا دکتر یکیمین جلو جناب خوب گنجاندن لگر کمالگا نیه. بسیاری من اولی که وقت حاجز دارم آیا پیوست نبود اما وان تاکی کر یکیمین جلو خو لگر خوی بگنجیده. وقت جناب واجزانی کساتی كومالاتي هاوسنجي هر تاكيد لهم الدنيا بس سوي شيء بيكات ودليني هز الرفتار دليني يعني عاطفة أجر أو كساتيا جوشكاني أو سير جوشيا هاوسنج وهاو من جو نبل لقال يكتر شون أو تاكيد أتواني بوجنجيت لقال كومالغا بيقومان كومالين قسكردن أبي تاك لقال كومالغا بوجنجيت أسانة بالله مطبق كنا كي شون دبيتر جناب لشنوني كي كوتي أبيت هاك حسب بختوري بكاتن أقصيك زوزر جوانا ويكيك لا بيواركاني يعني معيركاني تاك يعني كومالغاي تدرس برام شون إنسان شون منك حسب بختوري بكم شون دسمان دكابيتن أو بابتا يعني بيوستي زياتر اللي يقولونه إما شون بتواني بختوري بدس بيني جناب إشارة نمونة كنا وتي استلو سردماش روشن بيرك لو أنا دكتوراه شهابتن طلع من كابرايك عشائرم شون واضح طبعا زوز الآسائية طلع من كابرايك عشائرم طلع ماناي أو يا ماناي شيء من كابرايك رازقومة بياوتيا خيانات نكردن لجروب يخوم دكم
قصدي أو برزي كدكتورة يعني روشمير ودرام عشان لبر أويا بو چونك جناب باسي انتماع كر غرائزي سركي إنسان هرسي غريزة سركي كان إنسان كتير لكاتن أو عشرة بكتير لكاتن كدولتنا تواني غريزة سركي كان تاكي كان تير بكاتن كغريزة سكسي وبايداري وغريزة بيولوجيا بقومان برو عشائر درواتن وبيواتي دبينيتن شتيكي ديكاز باشتينا جايشتم اما برو تاكراوي دروي نظام قصد التاكراوي يعني الحرية الشخصية يعني بوشجيري كسات يعني اجر اما برو تاكراوي بروين بس حرية شخصية بيتن اجر او التقليد نبيتن والراس فعلا وصل بيتن بو لهر قيرانك الزوزر بشوكيش دا او تاكا لنا كومالي ان جروبي خويدا داتويتها باسي فيوتشر انكزايتي كت يعني دلاراوكي لا باشا روش برسيان او دلاراوكي بو او نبون ان بمتمانيه ناقرت او يفوكو يا ما لك كي خوي الثقه باز دكاتن لا يمزوز سيب او كتابين وسيوا بو بمتمانيه ناقرت بمتمانيه لا مشتي بمتمانيه لا خوي جناب لمن باشتر رزاني او كسي متماني بخلق نبيتن متماني بكومالغا نبيتن بقمان متماني بخوينيا او وكبرن بالغنويسكي درونيا بسياري كي ديكا زوزر همو خاتيك هندكين وكو او برزاوتي مع العمل اما تشي بكين تاكو مربيك دكتورك كما هزاران لو انا هزاران قطابي لبردستي تخرجا كردوها لا نتفاؤل برو تفاؤل ببين شي بكين يعني شتي باشا بكي بو اوي او تفاؤل ما بو دروزبت اگر بس بسياري دكتور محمد باسي دي اس ام 4 دي اس ام باسي دي اس ام 1 كتخوي دي اس ام 1 استنى مو دي اس ام 4 دي اس 5 هي هو جناب دي ام صالي دادو 6 درتو اي سي دي 10 او 600 مليوني ك توشي كابون طبعا جمالك لا وانا زور ترن چونك زور بي زوري او كساني كتوشي كابن ببي دي اس ام 5 وببي اي سي دي 10 تشخيص ناكرين اجا تشخيص بكرين او تطبيق بكرين مثلا اوانا بقومان جمالك رجعت لبدل موضوع بي تي اس دي باشي بي تي اس دي اگر ببي دي اس ام 5 بي تي اس دي تشخيص بكرين لو انا ببورنا وسانا كان ايمي اماده بو لو جوره بالنسبه لك الزور در بشي ك مشاركه بي تي اس دي مال لا جناب بس او هر تعليقه جناب باسي استراتيجي دين كالغاء النفس استراتيجيتي راحتي دروني بو انسان دروزك زور راسته وزور او حوتج صاليك من وكو طبيب نفسي كان سركاري دروني ايش مكردوه زور جار او استراتيجيه بكارم هنا بو آرام کردنەوەی خەڵک بەڵام يعني ئەوەی کە من دەمبیل زۆربەی نەخۆشیەکان ئەوە نەبوون متدەینەکان بوون چونکە جیاوازی لە نێوان ئاخرەت و دنیا زۆر کێشەی بۆ دروست کرد بوون ڕاستە طبعا تاریخی ئیسلامیش زۆر ئەو قەلەقە ئەو شخصیت قەلەقە في الإسلام ئەو قەلەقە زۆر هەبووی ڕاستە ئیمام عەلی کەمێک هینی کردووە وشەیەکی جملەیەکی وتووە بۆ هاوسەنگکردنەوەی ئاخرەت و دنیا زۆر لای کرد جیاوازن کابرایك باسي لما زجوت باسي آخرتت بودكن لا كومالغاش باسي دنيات بودكن كهردو كان زوز ولا يكر جوازنو إنسان برو دو فلقي دو كساتي دماتر آخر فرسيار باسي دستراتا كانت كر جنابتان وباسي قضاءت كر وتي زور بهم عيبة كلم سردمايا كسك كيشكاني خوي برو قضاء نباتن برو دستراتي نريد يعني ياسا نريد يعني سياسات يعني دين مبادر ومسا قضاء زور ديرو دريجة يعني خلق لقضاء ترسيتن انجام كان زور لولاتي اما ايا ميكانيزمك دبتن بحضور الدكتور شيزاريش لره ميكانيزمك هيا ك وكوبلين كابينه عن مؤسسي قضاء لنا كومالغادا كهي بكريتن كهي يعني اليف بكريتن خلق بتوانن تعامل لك القضاء بكاتن وشي هيك ناشط القضاء بو شو كان وانا سيصل بخايد لسر بابدكي زور بتشوكو
پێش دوسێ ڕۆژێک مامۆستایەکی زانکۆی دکتۆر عەزەت فەندی شتێکی بڵاو کردبوویەوە بەسەری هاتبوو ئەویش وەکو هەر ڕەوشەمبیرێکی ئەو کۆمەڵگە ویستی کێشەیەکی زۆر بچوت بوو بباتە قەزا دوای ئەو کاراستە گەورەی کە بەسەری هاتووە و کەس و خزم و کەس و کارەکانی لەناو ئەو بابەتەدا داوای لەبوردن کەم لەوانە من درێژم کرد بێتن ئەو دانیشتوانە زۆر گرنگن بەڵام دانیشتنی مالعەمەلەکەش لەوانە هێشتا گرنگتر بیتن و ئەو 36 زانکۆی کە مامۆستا باسی کرد لەوانە ئێستا 40 زانکۆ بچووکە هەندێکی فەسەر نەکراویش هەن ئەگەر هەمووی سلبی بێتن زۆر سلبیاتی زۆرترە لە قازانجەکانی ئەو زۆر و بۆری زانکۆکان بەڵام لەوانە یەک قازانجێ کە زۆر کەس بەڕێگەی ئەوەی ماستەر و نامە و دکتۆرنامە یعنی بابەتی شیکردنەوە زیاتر بووە ئێمە دەتوانین کەسانمان پسپۆرمان هەیە شتەکان شی بکەنەوە فەئەگەر شیکردنەوەکە لەسەر بابەتی مەڵعەمەلەکەش ڕاوەستن لەوانە باشتر بێتن زۆر سوپاس داوای لێبوردن بابەتێکتان باس کرد وەژانتان هەموو نووسیتوان وکەو مامۆستا پێویستە ئاکادیمیەکانی مەزانکۆەکانی مە بکەنە مەنهەجی خوێندن و توێژینەوەی زانستی لەسەر بکەن بۆ ئەوەی بۆ داهاتووی کۆمەلگامان سوودی هەبێتن مامۆستا یوسف باسی ڕاگەیاندن و سیاسەت و نوقبەی واقعی و غێری واقعی و سیاسەت هەمی کرد لە کەلیمەیە لە دوو جێگادا زۆر جێی سەرنج بوو پەروەردە کە لە خێزان قوتابخانە زانکۆ یا کۆمەلگا فەرقی ناکاتن ئەم شوێنانە شوێنی پەروەردەن تا مرۆڤێک خۆی نەناسێت ناتوانێت خەڵق وا و خەڵکی خوش بناسێت ئەوە وەکو واقعێک مرۆڤ دەبێت خۆی بناسێت تا خەڵق ئەوانە هەمووی دەبێت کەواتە ئێمە لە سیستمی پەروەردە ئیشکالێکی هەرە گەورەمان هەیە با من بە خۆمان بڵێن لە قۆناغی خوێنی ئێمە پەروەردەیەکمان بۆ قوتابخانەیەکمان شتێکی مشتەرەکمان هەبوومون دارا دووداری دید مێژی مام زۆرا ئەی ڕەقیب کوردین مەردین ئەو شتێکی مشتەرەکمان هەبوو ساڵەکانی 60 ئەوانە هەموو خوێندومانە مەخسوسەن ئەمە پیرەکان شتێک ئێستا بەناو قوتابخانەی زۆرمان هەیە بەڵام کەس نازانێ ئەی ڕەقیب چییە ئاڵا چییە نەتەوە چییە زۆرا چیە ینی ئەوە ئیشکالێتێکە کە دەبێت ئاکادیمیەکانی ئێمە توێژینەوەی لەسەر بکەن و ئەگەر بتوانن چارەسەرێکی گونجا ئیشارەتێکی تر مامۆستا زۆر بەواقعی ترس لە داهاتوو لە قەلەق بوون لە داهاتوو ئێمە دەبێ واقعی بین مامۆستا شێرزاد لێرە عەفوەن تا ئینسان کیانی نەبێتن ئەو لە قەلەقە هەیە کەواتە وەکو نەتەوە لە قەلەقێکی ئێمەی بێماناش نییە هەردەسەڵاتی ئەوە نییە ئەفغانستان پێش ئێرانیش لەو حاڵەتە بەڵام چونکە کیانە ئەمڕۆ تاڵبانیش حکم بکە هەر دەڵێن ئەفغانستان وەکو کیانێک شوێنی خۆی هەیە مامۆستا باسی شتێکی زۆر جوانی کرد گوتی ئێمە کۆمەڵگایەکی بەرهەمهێنەرمانە یعنی نەمانتوانە مەفعول بکەین بە فاعل بەڕاستی بەرهەمهێنەر هەرەوە نییە کشت و کاڵ بکە یا پیشەسازی بکە عەقلیش پێویستی بە بەرهەمهێنانە وەختێک عەقڵ ئیشی کرد ئێمەش دەتوانین بەرەو کۆمەلگایەکی بەربێت ئەگەر دەستهەڵاتی دنیا لە ئەوەلەوە تا ئەمڕۆ لەسەر سێ شتدا بنێ پارە سەروەت قودرەت عەقڵ هەر وەختێک عەقڵ زاڵ بوو بەسەر قودرەت و دارایی ئەوە هەموو شتەکان دەچنە ڕێگا باسی خاڵێکی تکرد مامۆستا خەلەکەی ئیجازە بدە باسی دینی کرد یعنی ئارامی دەدا مرۆڤێکی ئارام دەتوانێت مسلمانێکی واقعی بە ئارامی قسان دەکا مەسیحیەک بە ئارامی قسان دەکا مامۆستایەکی زانکۆش بە ئارامی قسان بکە و سیاسەتمەدار و ئاکادیمێکیش بە ئارامی قسان بکە خەڵکیش گوێ دەگرێت ئەمەنە ئارامیمان هەیە نەگوێگرتنمان هەیە نەخۆشی قسەکردنیشمان هەیە ئەوانەش هەموو کێشەیەکن جا ئەوە ئەرکی ئێوەیە مامۆستاش ئەوە ئەرکی ئێوەیە دەبێت توێژینەوە لەو بابەتانە بکەن چونکە ئێمە ئەگەر ئەو قسانەش دەکەین لە حزورێوە دەبێت داوای لێبوردن کە چونکە خۆم دەبینم وەکو ئەوەی نەقامکەم هەبر لە لێوی شەوێ دەبێت شمشادێکی لێ بدەم لەگە داوای لێبوردن ئەگەر قسەی سپاس بۆ ئەو دەرفەتە سپاس بۆ دکتۆر یوسف و دکتۆر محەممەد ئیشتوڵی جنابان دەزانن کە باستان کرد هەردوو لایەتان باستان لە فاکتەر ناوخۆیەکان کرد زیاتر باستان لە فاکتەری دەرەشی نەکرد
ئەو وڵاتانە دەبێت چەندێک سەر نەخۆشخستنی کۆمەلگای کوردی وڵاتانی داگیر کرد چونکە دەزانین کە ئێمەی کورد کۆمەلگایەکی سەقامگیرمان نەبووە یعنی مجتەماعێکی مستەقر نەبووین هەمیشە ژێردەستە بووینە و استقراریش زۆر گرنگە بۆی کە کۆمەلگایەکی تەندروست دروست بێت دائما استقراری سیاسی استقراری اقتصادی بەدوای خۆیدا دێنێت استقراری اقتصادیش استقراری اجتماعی بەدوای خۆیدا دێنێت بۆ پێم وایە گرنگە ئەگەر باسێک لە فاکتەرە دەرەچەکانیش بکەم کە چیە ڕۆڵێکیان هەبووە و گلەیەش لە ئێوە بکەم ئەگەر ئەزیەت نەبێت جیلی ئێمە کە ئێمە دوای ئێوەی باشەکان هەمیشە دەدەینە پاڵ ئێوە دەڵێن ئێوە ئەو ئەتمۆسفێر و ئەو جەوەتان بە ئێمە دروست کردیە بەڵام ئەگەر نەخۆشیش بین ئەوەش هەر دەخەینە پاڵ ئێوە یعنی ئێمە بەرهەمی ئێوەی بە شارازیەوە نە خۆ ئێمەشە نەخۆشین ئەگەر تەصنیفێکیش بۆ قۆناغی مرۆڤایەتی بکەین ئێمە لە چ قۆناغێکین سەرەتا بە هەزاران ساڵ مرۆڤ لە قۆناغی خوڕافیاتدا ژیاوە دواتر دین هاتووە دوای قۆناغی دینیش زانست هاتووە ئێستا ئەو کۆمەلگانەی کە تا حدێک ساغڵەمن نسبیە تەواان هەمووی نسبیە ڕێژەیە ئەو کۆمەلگایانە کە پشت بە زانست دەبەستن بەڕاست یعنی قۆناغی دینیشیان تێپەڕاندووە بەرەو زانست ڕۆیشتووە ئێمە یەکێک لە فاکتەرەکان بۆ مانەوەمان لە یاخود نەخۆشکەوتنمان بۆ کۆمەلگا مانەوە نییە لە قۆناغی دووەم کە قۆناغی یەکەم گوتمان خوڕافیات بووە تەواان مێژووی مرۆڤایەتەوەی کە باز دەکرێت دواتر دین هاتووە دواتر زانست هاتووە زۆر سپاس بۆ زۆر سپاس کاکەڕۆ کۆمەلگایمان پێم وایە کاریگەریەکەی زۆر زیاترە بێت بەڕاستی دەستخۆشی لە هەردوو مامۆستای گەورە دکتۆر یوسف و دکتۆر محەممەد دەکەم لەسەر ئیزن حزۆری ئەو دوو مامۆستا ئازیزانەی خۆشم کە بەڕاستی لێرەن سپاسمان دەکەم بۆ باسی بابەتی زۆر جۆراوجۆر کرا لێرە و بابەتەکان هەر هەمویان جێی سەرنجە و جێی ئەوڵۆستەیە بەڕاستی بۆ هەر یەک لەوانە من چەند بەڕێزێک هەر ئەو شتانەی من حازم کرد و یەک دوو بەڕێز ئاماژەیان پێ کرد بەس من لێرە چەند شتێکم لای خۆم نووسیوە و تۆمار کردووە یەکێک لەوانە کە دکتۆر یوسف باسی کرد باسی ئینتیمای کرد لەگەڵ خۆشەویستی ئینتیما چۆن دروستە بێ بۆ وڵات ئینتیما یەکەم جار بۆ خۆت دروستە بێ ئەمە لە چیەوە دروستە بێ لە خۆشەویستی خۆشەویستیش یەکەم جار لە خودی خۆتەوە دەست پێەکە ئەگەر خۆتت خۆشویست دەتوان ئەوانی دیکەشت خۆش بێ و دەبێ مرۆڤێکی هەست بەرپرسیارەتی بکەیت بۆ ئەمەش ئینتیمادا دروستە بێ و ئینتیما بۆ خۆت دوجار ئینتیما بۆ وڵاتەکە و هەروەها چونکە ئێستا ئێمە بەڕاستی کێشەک هەیە لە مجتەمەی ئێمە کەسێک تاچی کورد بەگشتی هەتاکی شەڵکی بە شێوەیەکی گشتی باگرێ لە خۆمان بکەین نازانێت چی دەوێت ئەستا بۆ دەژی ئێمە دەڵێن دەژین بەڵام چۆن ژیانێک بەڕاستی شتێکی تر ئاماژەیان پێکی تاکی بەرهەمهێن تاکی بەرهەمهێن چێ تاکێکی بیرکەرەوەیە ئەرێ بەڕاستی ئێمە تاکێکی بیرکەرەوە دروست دەکەین ئەرێ ئێمە پرسیارەکان ناکوژین لە لای مرۆڤەکان کام مؤسسە کامە چەندی مؤسسەمان هەیە لە کۆمەلگای ئێمە مؤسسەی سەرەکی و لاوەچیمان هەیە ئەگەر بۆ کۆمەلگای ئێمە گونجاو بێ ئەتوانم بڵێم 5 مؤسسەی سەرەکیمان هەیە خێزان دامەزراوەکانی پەروەردە فێرکردن دامەزراوە ئابوووریەکان دامەزراوە سیاسیەکان ئەگەر بگونجێ دامەزراوە ئاینیەکانیش ئەتوانین بە ضرورەت بزانین بۆ مجتەمەی ئێمە سەرباری ئێمە کۆمەڵێک دامەزراوەی لاوەچیمان هەیە کە ئەوانن پاڵپشتی پێویستە دۆمینەکانی ئێمە دابینەکە هەر کاتێک خەلەلێک لە هەر یەک لە پێویست لەو دامەزراوان دروست بوو دامەزراوێکی دیکە هەوڵدا جێگی بگرێتەوە لە هەمووی ئەساستر دامەزراوەی سیاسیە کە تۆ دامەزراوە سیاسەکەت مستەقر نەبێت وڵاتەکەت مستەقر نەبێت سیاسەتێکی کۆمەڵایەتی بەڕاستی وەکو استراتیژە دەگنەبێت بۆ مجتەمەعەکەت تۆ بتوانی کاریگەری دروستکەی لەسەر هەرێک لە دامەزراوەکانی خێزان پەروەردە و فێرکردن دامەزراوە ئابوووریەکان کە ئەمانە هەر هەمویان کاریگەریان هەیە لەسەر دروستکردنی تاچی بەرهەمهێن و تاچی بیرکەرەوە تاکێک کە گومان بکە پرسیار بکە نەک پرسیاری لا بکوژی زۆر سپاس خۆشەویست ڕاستی ئەمە بابەتێکی زۆر گرنگە و پرۆژەیەکی زۆر استراتیجیە و بۆ خۆم زۆر کۆر و سیمینار و ئەوانە حاضر بوویمە بەڵام ئەمە بە شتێکی زۆر نەوعی دادان یعنی دەستخۆشی زۆرم هەیە بۆ ئەمە ئیشە و لێرە سەرچاوەی هەموو ئازارەکان و کێشەکان و گرفتەکان و تەخەلوف و هەموو هەر لێرەیە چارەسەریش هەر لەو بابەتەوە لە بێت بووی ئەم مەوزوعە یعنی فرە لایەنە و ڕەهەندی زۆری هەیە زەوایای زۆری هەیە جەنابتان زۆرتر لە بابەتی علم النەفس و اجتماع بووی چۆن
أو علماء تربية هيا قصي خوان علماء أخلاق علماء حضارة فلسفات أمانة همو يعني زواي زور هي إنسان لحضارات لفلسفي پرورده لدين أمراض وآمانجش چونكو بوي دكي وبوي دكي هر إنسان بو خوي درد إذن دبيت إيشي هر سركي إما أو بيچون بناي أم إنسان بكي وإنسان يعني چي وچون بجيت وجيان معناه چي چون معنا بو جيان داده وچون متمانه بخوي هبيت بتوان جيانكي باش بو خوي درست بكت من وابينم أم بابته طبعا مساحكي زورتري دويت بتايبتي رؤيي آيين رؤيي فلسفة فلسفات متنوع يعني همو بو أم بابته شتيكي زور جرينجا من حزدكم أما مسارك بيت تواو مسارك كراية بردوان بن أما زنجيركي سيمينار لدوبيت ثقافاتك مان هي زور خراب يعني السلبية لو مجاله ثقافي تذمر وتشكي بويا حالتك وزور تأثير لسر كساتي إنسان دكت بردوان بولو بزاري بطاقتي وأو ثقافتي تسويف وانتظار يعني بردوام شدوا بخيو بردوام شاورا شتي تربيدو بشكو دي منقذك بيت بشكو مخلصك بيت بشكو دي اوش حالتك بدرس بوا ثقافتي تبرير يعني بردوام توش هر جاري رخنا دكي دبيني آلك إعلامي وموجيك ديت تبرير دين نخبك يوي جنابتان باسكر يعني او كلمة هرچند اگر ناخوشيش بيت بلام يشي نخبة راستي تبرير نية نخبة نابد تبرير بكن ثقافي إنكاري واقع يعني قفزة لسر واقع يعني ذوبان لنا واقع يعني أمانة هموشتي زور خراب إما محتاجي أوينا لأستي شعور بالمسؤولية بزان غلاط إما برو كويدة شي إنساني إما شي لديد شونه بتايبتي يعني أم جيلي نوي دروس دبي يعني راستي إما تناجين إما أوش لإما حالينين أو جيلي تر يعني سالانه بس اوانه دين بو انتخابات دين 56,000 دين استا بو هر دورکی انتخابی 200,000 پیاده استا شورش ایران لدکرد جیله که يعني هیچ لاوبالیه اعتراف به هیچیش ناکد و اما زمانی نازانی و استا جیلی امش ببین اوی فیسبوک مقولاتی او نقدی او ببینه که قصبیت سیری کومنت کام بکن چونه راستی مسئولیت کی گوره من جاری کی دستخوشی لنستیو دکم ولا جنابی هر دو دکتور دکم و اما ریرویک بید با بردوام بید بلام زوای زورتری هست من باسی دین ناکم لو بواره جماعت هنده اشارات یاندان على كل مجال قصي زورتری هست زور سپاس سپاس بو جنابی دکتور یوسف و اروها دکتور محمد و اروها بو برزانی انیسیتو که او جاريان لديدك جیاوازو ویستا یا ویستري سيدي گرفتەکانی کۆمەڵگای کوردستان کە هەر جارە ڕەنگە قسەکان معمولی بوو بنیا ناسرا و زانراو بوون بەڵام ئەو جاریان کە لە ڕوانگەیەکی دەرونی و جارێکی تر کۆمەڵگا بخێتە ژێر توێکاری لێکۆڵینەوە تا بزانین گرفتەکان لەکوێنەوە شتێکی باشە و لەگەی سوپاسە بۆ بەرایانی ئەنیسیتۆ کە بیریان بەو ئاقا ڕۆشت بەڵام دیارە ئەڵێن هەر پەرداخی ئەوە ڕێژەکەتیایەتی ئەمەش لەبەرەوەی سەرۆکارمان لەگەڵ ئەم دنیای سیاسەتا بووە ئەمن بەشەکەی خۆم بێگومانم لەوەی کە هەر ڕێژەیەک لە ئەنارشیەتی سیاسی لە کۆمەڵگا یەک دنیا نەخۆشی دەرونی و کێشەی کۆمەڵایەتی بە دوای خۆیان ئیتر دوای ئەوە کۆمەڵناسەکان و دەروونناسەکان پۆلێن یەکەن بۆ جۆگەی جیاواز و کەلەبەری جیاواز بەڵام لە نیهایەتە سەبەبی ئەمە چییە لەبەرەوەی کە هەمومان نەزانین یعنی سیاسەت ئەو لە ئاسی سوڵتا ئەو چوارچێوە فراوانەیە کە هەموو کۆمەڵگای ناوای وەک منجەڵ یا لە ئاسی حیزبە سیاسیەکانە سەیری سیاسەت بکەین ئەو کەناڵەیە کە خەڵک ئاڕاستەیەکە هۆشیاریەکە با بڵێن فێری گوتاریەکە یا هەرچی کەواتە من بۆ خۆم یعنی یەقینم هەیە کە
مەڵێ ئەرزم کردم یعنی هەر ڕێژەیەک لە فەوزا ئەنارشیەت ناڕێکی لە سیستمی سیاسی یا دەسەڵاتی سیاسی یا با بڵێن چوارچێوەی سیاسی کە ئێمە ئێستا لە دەوڵەتە ناژین دیارە بەشێکی لە دەوڵەتێکی تر ڕوودا بێگومان دەرهاویشتەکانی زۆرە بن هەم دەرونی و هەم کۆمەڵایەتی هەمچی لەوە گەڕین بەڵام ئێمە ئەنی ئەگەر بە دوای ڕێگەکانی ئەمە بگەڕین چییە تاوەکو ئەو کاتە کۆمەڵناسەکان و دەروونناسەکان بیر لە ئەوەیە بکەن بیر لە چارەسەرێ بکەن وە دیارە کەسانی پسپۆڕ و ئەکادیمی و مامەسایانی گەورەی سیاست ئەوان قسەی ڕەنگە ئەوڵیان هەبێت چونکە هەر کێشەکە خۆی بۆ خۆی سیاسیە ئەم پێم وایە ینی کێشەی کۆمەلگای ئێمە بەشێکی زۆری بۆ گەڕێتەوە کە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە ئێمە هەموو کایەکانی کۆمەلگامان بە سیاسی کردووە یعنی مەجالێکمان نەهێشێتەوە بۆ هەناسەیەک ئەو عەلاقەیە بۆ فەزایەکە لە نێوان دەسەڵاتی سیاسی و لە نێوان کۆمەلگا هەبێ ئەمەش چی لێکەوتۆ ئەمە ئەوەی لێ نەکەوتەوە دیکتاتۆریەتێکی نا باسی ئەوە نییە باسی ئەوەیە ئیتر هاوڵاتی هەموو دەردەکانی خۆی ئەسەپێنە بەسەر چییە دەسەڵاتە ئاو نییە بۆ نییە وەڵام ساڵ سون لێدا کاکەم دەسەڵاتەکەی لێژە هەر کێشەیەک تۆ بینی دەست لە هەر زامەکەی زریکەی هێت و اینجا بە ئاڕاستی چی بە ئاڕاستی دەسەڵات بە ئاڕاستی حکوومەت بە ئاڕاستی سوڵتە سەبەبەکە ئەوەی ئەم وەختی خۆی هەموو ئەم کۆمەلگایە بەهۆی حیزبی دەسەڵات و حیزبی غێری دەسەڵات بۆ تایبەتی حیزبی دەسەڵات ئینتیما لە باتی بۆ نەتەوە و بۆ کۆمەلگە و بۆچی بۆتە ئینتیمای ئەوە واخر بۆ حیزب دوو طبعی قسێکی تازە ناکەم گەر بڵێم یعنی دابەشبوونی سیاسی لە هەرێمی کوردستانە فەزایەکی ئەوەندە بۆگەنی دروست کردووە ئەوەندە بۆگەنی دروستوە لانی کەم نەیهێش کە ناسیۆنالیزمی کوردی جارێکی تر چی بکە جارێکی تر لە نوێەکەی خۆیان خۆی بنیاد بنێت ئەمەش بوویە هۆی ئەوەی کەوا ئاسۆکان دابخرێن چاوەڕوانی دابخرێ ئومێد بە ئایندە دابخرێ ئێمە لە بازنەیەکی وەکۆڵ داخراوە بسوڕێنەوە نازانین ئەرێ ناسیۆنالیزمی کوردی بەرەو کوێ شعارەکان هەر شعاری زەمانی خەباتن وەسانەکار ئەم وەسانێ ئەم تەڵی ئەمە نەتیجەی ئەم دابەشبوونەیە کە ئایندەبینی لە بەرچاوی هەموو لایەک دا یعنی ئەوە کردو داخستەوە هەروەها ئومێد بەوەی چی ئەبێ نایزانین ئێمە من بۆ خۆم بێگومانم لەوەی کەوا سۆشیال میدیایەکی زۆر و دام و دەستگایەکی ڕاگەیەنی زۆر بە ئاڕاستەی نێرێنی لەسەر ئەم هەرێمە ئیشەکە بۆ گولکردنی بۆ قێزەونکردنی بۆ لە بەرچاو خستنی لەگەڵ ئەوەی کە هەمومان دان بەوە ئەنین کە کۆمەڵێک ئازارمان هەیە کۆمەڵی کێشەمان هەیە کۆمەڵێک دەردمان هەیە ئەوە ئەمەژەم بە دوانی کردلانی کەم بەڵام دام و دەستگایەکیش هەیە بە مەبەستی ئەمنی و بە مەبەستی بیرکردنەوە لەوەی چۆن وا بکەین ئەم دام و دەستگا ئەم هەرێمە و بوونی ئەم هەرێمە لە بەرچاوی هاوڵاتەکەی خۆی گول بکەین و دڵی پێی خۆش نەبێ و وای لێبێ کە ڕۆژە ڕۆژان ئەگەر لێمان پرسی لە ساڵ 45 بڵێ وەڵام من ڕۆمە بۆ سەر بە عەلاقین باشە تا بەم دەسەڵاتە ئەمە پرۆسەیەکی ئەمنی لایەن بەرامبەرەوە بۆ ناڵێن کەم باوەڕم بە عەقڵی موعامەرە هەبێت و شەماعە دروستکەم نا هەروایە لە ڕاستیە هەروایە قەدیمە نازانم چ زانایەکە وەختێکە ڕادیۆ داهاتوە ئەڵێن وتێتی ئیتر ئەمە سەرەتای دڵتەنجی مرۆڤە جاوە ڕیسە سۆشیال میدیا هەبێ وەرە ئێساکێ سەتەلایتی هەبێ وەرە وەرەوەی ئاخری و خاڵی ئەخیریشی بەڕاستی لە هەرێمی کوردستانە حزب کە جوڵەوی دەسەڵاتی بەدەسە من قسەکەی جەنابی دکتۆری خۆشەویستەکەم یعنی حزب دەستگایەکی داخراوە بەقەدەر کۆمەڵگا گەورە نییە ئەوە یەک دووهەم حزب بەبەردەوامی نەفەسێکی ئەوەی هەیە نەفەسێکی با بڵین خۆپەرستانە یا با بڵین نەفەسێکی بێمنەتانەی هەیە پێی وایە کە خۆی باشە و خۆی تەواوە و خۆی ئەم لە ئەولای خۆیەکە ئەندام و سەرکردایەتی و هەموو ڕێکی کۆمەڵگاش ڕێکە بەم دەلیلە حیزبە بێتە ئەداتێکی چی پێڵێن ئەداتێکی ئینتیهازی
ئەتوانێت دەست بە هەمووشت بنێ و دەست لە هەموو شتێک بشوە بەڵام خۆی بمێنێت ئەندام بێ نەفەر بێ چی بێ بۆ چونکە ئەو خۆی ئەبینێ وەرچوارچەوی خۆشە سەیری کۆمەلگاکە کە ئەمە ئەو هەڵەیە کە هەمومانی تێکەوتوین و هەروەها ئێمە ئەومان لەبیر نەچێ لە کۆمەلگا ئەو شتە هەیە کە پێوتێ تەضاریب القیم یعنی ئێستا سوشیال میدیا لەسەر ئاستی دنیا قیمەکانی دنیا ئەگوێزێتەوە ڕەفتارەکانی دنیا ئەگوێزێتەوە وێنەکانی دنیا ئەگوێز لەبەرەوە کۆمەلگای ئێمەژ هەموو کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم کۆمەڵی قیەمی خۆی هەبووە هەم کۆمەڵی قیەمی تازەشەی تووشی ئەم تەزاڕۆبێت و کێشەی دەرونی و نەسی بۆ دووسێ و سواز بۆم بڵێ بەڕێزان دیوادارم قسەی ئەو بەڕێزانە دووبارە نەکەمەوە کە باسییان کرد منەبێ بەس تەکید لەوە بکەمەوە ئێمە گەلێکین کە سەدان ساڵە نەک هەر سەد ساڵە دووتە و ئەنفال و کوشتن و بڕێن و نائارامی بووینەتەوە ئەوە وای لێ کردو لە لای زۆربەی زۆری تاکەکان ئەگەر بە مطلقەش نێڵین لەبارەدۆخێکی دەرونی خراپە ئەژین هەمومان جیل بە دوای جیل هاتووە ئێمە تەنها ئەم جیلە نییە کە تووشی بووینەتەوە ئەو 30 ساڵەش نییە کە دەسەڵات خراپە ئێمە بۆمان گۆزراوەتەوە هەتا بەپێی هەندێک لە زانستیەکان ئەوەی کە باسێکان ئەڵەن ڕەنگە تەنانەت گۆڕانکاری لە جیناتیش دروست بکە کەسێکی کە تووشی ترۆما بووە لە باپیرێ و لە نەنکەوە بۆ جیلەکانی دوای ئەوە ئەگەڕێتەوە تەنانەت ڕەنگە گۆڕانکاری لە جیناتی شابکرێ قسە لەسەرەوەکەیە جا کۆمەلگایەکی وەکو کوردستان دووچاری ئەو شەڕ و بووینەتەوە هەمومان تووشی سەدمە بووین جیل بە دوای جیل بەمان ئەگەڕێتەوە هەمومان لە حاڵەتی ئێستاشا بە حیزبی سیاسی و بە حکوومەت و بەدەسەڵاتیشەوە بە تاکەکانیشەوە لە حاڵەتێکان کە پێوترێ سەرڤایڤەر استراتیژی یعنی استراتیژی بۆمانەوە ئەژین یعنی ئەمانەیە بۆ تاک بژین بۆیە هەڵپە ئەەکەین ئەمڕۆ فرسەتێک هەیە بۆ من ئیشێکم دەستکەوە لە توانام نییە لەگەڵم ناگونجێ بەس ئەکرێ دەستم کرد کە نازانم سبێنێ ئەمێنێت بۆ میان نامێنێ ئەمڕۆ خواردنیە هەم بێت بەشی دایک و باوکیشمە بۆ خۆمی هەڵەگرنەوە کسبێنە نەمێنێ ئەم استراتیژی بە پێناویمانەوە وای کردەوە بێگومان کێمە و ئەسەساتی لەو حاڵەتەیە ئەژین لە ئاستێکی بەرز هەتا خوارەوە و دەستێوەردان نەکراوە لە هەموو ساڵانی ڕاوەردوو ئێستاشا چۆن ئێمە ئیش بکەین لەسەر باری دەرونی خەڵکەکە بۆ نمونە هۆڵەندا سنتەرێکیان هەیە 50+ یعنی 50 زائد بۆ ئەو کەسانەیە کە جیلی سێهەمی شەڕی جیهانی دووەم جیلی یەکەم کە بینیویانە لە شەڕی جیهانی دووەم مناڵەکانیان کە لەدایک بوون لەدایک و باوکیان گویان لە شەڕی جیهانی دووەم بۆ مناڵی جیلی سێم کە لەدایک بووە لە دایکیانەوە کە لە ننکیەوە گوێی لێبە ئەڵێ ئەمە کێشەی دەرونی هەیە سنتەر هەیە بۆ چارەسەرکردنی ئێمە ئێستاش لە شەڕ ئەژین هیچ شتێکمان نییە هەر بڵێن ڕەنگە بەبوونەی شەڕی داعشەوە تۆزێک عیبە لەسەر کەلیمەی و یان لەسەر کۆنسێپتی کێشەی دەرونیەکان تۆزێکم بوویەوە خەڵکێکی قسەی لێکەین ئەم کۆبوونەوەیە یەکێکە لەوانەی کە بەڕاستی گەشتینە و قەنەعەتەی لە دوای شەڕی داعش کەبی قسەی لەسەرکەوێژ بۆ هێوەی دەیان کۆمەلگای ڕێکخراوی نێودەوڵەتی و کۆمەلگای نێودەوڵەتی هاتنە ئێرەوە باسییان کرد کە بێ و کەسانی دووچاری شەڕ بوون ڕزگاربووی دەستی داعش ئەبێ چارەسەری دەرونیان بۆ بکرێ خۆشبەختانە لە دۆک جامعی دۆک هەندێک سنتەر دروست بووە کە جیلێکیان پێگەیاند لە باحث و لە تەلەبەی ماجیستێرکە چۆن بتوانن معالجی دەرونی بن یعنی هەندێک هەنگاوی بچووکەیە بەس ئێمە پێویستمان بە هەنگاوی سیستماتیکەیە بیریشمان نەچێ ئێمە لە قۆناغی گواستنەوەی جا نازانم کە هێشتا هەر لە هەندێک حاڵەتی شەڕیشان قۆناغی گواستنەوە کە بەڕێستان نەزانن کۆن بڕامان بە کۆن نەماوە بەسەر چۆ بەسێ شتا تازەشمان کەشف نەکردە چیمان ئەوێ لە تازە ئایا ئێمە کوردستان هەرێمێکی ئیسلامین هەویەمان ئیسلامیە علمانیە مەدەنیە هیچ نازانین هەمووی شتێکڵێکە لەو بینەیە قۆناغی گواستنەوە جاریوە زۆر درێژاکەشە بەس دەستێوەردان هەبێ ئەکرێ کورت کرێتەوە قۆناغە یعنی تەسەوەری وەزارەتێکی پەروەردە بکە کتێبێکیان حازر کردبوو کە باسی پەلکەزێڕینەی تێیە ڕسمی بەرگەکەی پەلکەزێڕینەی تێیە کۆمەڵێک خەڵکی نەخوێنەوار ئەوە پەلکەزێڕینە ئاماژەیە بۆ ئەوانەی هاوڕێگەز خوازەکان یعنی خۆیان بە فەخرەوەڵێن ئێمە ڕەنگی سپیمان بۆ پەلکەزێڕینە ئیزافە کرد ئێوتم تۆوە زوڵم لە سروشتەکەی لە پێچەوانەی عیلم ئیشەکەی کە ئیشی تۆیە لەگەڵ عیلم بڕی پەلکەزێڕینە ڕەنگی سپیتیانە یعنی ئێمە نابێ بچینە ژێرباری شتە ناعیلمەکان بەداخەوە هەموو ئەمانەوای دەکردەوە خۆگەربینە سەر هێزەکانی کە لە شەڕا بەشدارن تعامل لەگەڵ شەڕاەکان بەڕاستی عیب نییە بڵێن من ئیشم کردووە لە نزیکە لەگەڵ هەندێک لە هێزی ئەمنیە
بەڕاستی هەمویان تووشی سەدمە بوونەتەوە ئەشڵێن باسی ئەەکەن بەس ئێمە هێشتا ڕەنگە کاکسەرەوە ئەمە یەکێک لەو شوێنانە بێت کە بە پەلە پێویستی بە دەستێوەردان هەیە هێورکردنەوەی باری دەرونی ئەوانەی لە هێزی پێشەوەی شەڕن وڵاتانی ئەوروپی کاتێک کە هێزەکانیان یەن بۆ ئەو وڵاتانی شەڕەکەن 6 مانگ بۆ نمونە هێزێکی سەربازێکی ئەمریکی 6 مانگ لێرەیە کە ئەڕاتەوە 6 مانگ پارەی بۆ سەرفەکرێ معاشی ئەگرێتێ بەس لە عیلاجی دەرونیایە خۆی خێزانەکەی سنتری تایبەت هەیە کە ئەو چۆن کاریگەری شەڕی لەسەرکان بکرێتەوە ئێمە چیمان کردەوە هێزی پێشمەرگە و هێزی ئاسایشمان هیچمان نەکردەوە خۆیان ئاڵێن بەس ئەو چەکە لێمان بۆ بە بەڵا شوێنێکمان بۆ دابنێن کە ئەڕۆینەوە بۆ ماڵەوە کە ئیجازەی چەکەکانمان لەگەڵ خۆمان نەبێت چکە ترسین بە خراپ بەکاری بێنین بۆ زۆر سپاس بەڕاستی یعنی هەنگاوێکی هەتا بڵێ گرنگە کاکسەرەوە ڕەنگە زۆر جاری تریش لە پێشوو باسی ئەم کێشەیەمان کردەوە بەس گرنگە باسی چارەسەریش بکەین خستنە ڕۆی زۆر گرنگە بەس لە هەنگاوی داهاتوو چی بکەین بەڕاستی زۆر سپاس زۆر سپاس بۆ دەستپێشکاریە باسەکان سوودی پێم خۆشە گوێم لە کۆمنتی بەڕێستان بێ لەسەر قسەیەکی فرانسیسکۆ کۆیاما لە کتێبەکەی کە ئاماژە دەکات کتێبی تەکوین الدەولە داگیربوونی دەوڵەت ئەڵێ دوو جۆرە کۆمەلگا هەن یەکەمیان بەهای مانەوە دەبن یەکەمیان بەهای دەربڕین ئەوەش ڕەبتی دەکات بە بوونی کیانی سیاسی و لە نەبوونی کیانی سیاسی پێم خۆشە گوێ لە کۆمنتی ئەوە بێ لەسەر ئەو بابەتە زۆر ڕەبتیەکەی کوردستان تایبەتە و بابەتانێکە ئاماژەکان زۆر سپاس من لەبەرەوەی بەڕاستی طبعا زۆر سپاسی ئێوەی بەڕێزەکەم چوشی ئێمە مەوزوعێکمان بروژانوە و باسیشم کرد ئاماژەم پێدا پێشەشی من بە پێشەشی لەبیرم چوو سپاسی کاکسەر و قادر بکەم و ئەنستیتوێتی توێژنە زۆر پەلە بکرد زای چیە زۆر عاقڵانە پابند بووم بە کاتەکەەوە جینا تا ئێستاش دەمە مشکە یعنی ئەتوانم نییە زۆر حەزەکەم نیە ئێوە زۆر شتان وروژان زۆر دڵی منتان خۆش کرد و زۆر تەواوکەری ئەو تێبینانەی بەڕێستان دەبێ مجاملە هەمووی تەواوکەری ئەم شتانێکە باسی کرد چونکە من ناتوانم لە ڕێگای نیو سەعات بە پەلا دانیشم هەموو شتەکان داپۆشم هەموو هۆکارەکان زۆر هۆکار هەبوو ڕاستە من باسم نەکردووە بەس ئەولەویات لای من ئەمانە بوون ئەوانەی ئێوەش هەر بەشێکن لەو ئەولەویاتە بەڕاستی ئێمە بەڕاستی هەلپەرستەکان و ماستاوچیەکان حقیقەتەن ئەرکی ئێمەیان زۆر سەخت کردووە بەڕاستی یعنی ئەبێ ئەزاری چیە ئێمە لەبەرەوەی تەجروبەکەی خۆمان خۆشەیە و تا ڕادێشی دەسەڵاتمان خۆشە لەن خوایە هیچی لێنەیە بۆی بەدیلێکی خراپ دەیە و لەگەڵ ئەوەشا کۆمەلگاکەی خۆمان خۆشەیە لەبەرەوەی ڕەخناگرین بەڕاستی ڕەخناگرین ئەڵێن عەسا وەلەعەل جۆگرێکە بێ کەسانێکە بێ لە خاڵێ لەو سەد خاڵە چاکاتەوە ئێمە معنای ئیشیشی باشمان کردووە ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە ئێمە بارودۆخی هەر ئێمە زانین یعنی هەموو ئەزانین کێشەکان و گەمارۆکردنی وڵاتانی دەرەوە ئەمانە هەمووی ئەزانین ڕاستێکی ئەمە شەرتەوەریکی تری ئەوێت لە با بڵێن لەم ئەنستیتیوتە باس کرێن ڕاستەکەی دکتۆر ڕەشاد تەبان سوپاسی ئەەکەم ئەو باسی نخبەی مزەیەفە من حەزەکەم بەس یەکتەوەرم بنێ لەسەر قسەکردن لەسەر نخبە مزەیەفە بەڕێزان دین جایە لەگەڵ پیاوی ئاین پیاوی ئاینەکان کە ئێستا لەسەر من بەرقسەکەن تجارەت بە دینەوەکەن ئەوانە بەڕاستی بە هەموو جورئەتێک وەڵەمەوانە نخبەی مزەیەفە لەبەرەوەی وەهم نارم هەڵ نانا بەبێت من ئەڵێم پیاوی ئاینەکان بە شێوەیەکی گشتی تۆ نایەڵن کۆمەلگا یەک هەنگاو سەرکەوێ بۆ لەبەر ئەوەی ڕەخنە لە زۆر شت ئەگرن ئەو شتانە هەمووی ڕێگرن لە پێشکەوتنی مرۆڤ بە شێوەیەکی گشتی یعنی جەندەریان کردووە بە بشکە جەندەر زانی چییە؟ جەندەر ئێمە من پێش 40 ساڵی لەمەوە جەندەر بریتیە لە دابەشکردنی ڕۆڵەکانی نێر و میێ بەسەر کوڕ و کچە چییە کردیان بە هەرا و کردیان بە هین و ناز ئەمە تەرپیەوەترێ ئەم عملێتە مهم نییە لە هەرچی لە سۆسیۆلۆجیا بیا لە سایکۆلۆجیا بێ پێوتێ تەغیب الوعی کە تۆ مێشکی تاکەکە پڕکەی لەوە هەم پڕکەی دووری خێتەوە لە وعی ئیتر ئەو تاکە چۆن بەڕێزان وتیان فکر چۆن دروست دەبێت لە عەقڵ تاکی کوردە
أما للايك انتماء براسي حالتي مستقر نية انتماء من امر انتماء ما لو أنا سبين انتماء نبيه هي انتماء اما هموما استا هموما انتماء من هي بشويه لشيوه كان باسيا لاصل كان بلان بشويش قشتي ابيني او تزمري ابيني لرجاي بيوندي كومالاتيكاني خومانوا براسي هسكي اسي انتماء وش جي سرنجا دكتور بريس كامران دوري احزاب السلطه بن لقلتام زور دوري شي ابي دوري بالا بينا براسي او انا رحنا للسياسه ولا لصلاه اكريم او لتوانانا بيكن اما رحنا لو اكرين او لتوانانا بو نان كردوا اما او لتوانانا بو نان كردوا يعني زور ست هبو يعني تواني معالجه كان نان كرد لبر اوات شكرا زياتر حزب خوي أداتك بو خزمتي مروف حزب ليرة بو بأداتي بو خزمتي خوي وبشش لب بشش مان بيجا بشش حصيش جين بمروف تار هذيك بلان بشوي قشتي أوي حزب براسي كمكرتي هي لمسائل ده صلاة ولا هنا دكتور شهزاد سواس كاك دكتور براسي من أورام لقلتها سياسة أبوايا سياسة مقصرة وباس ما كد نخوشي فكر هي كان برزق لإيه وبراسي باسي كد نخوشي فكر هي براسي متى فكر شيء واضح كاك دكتور شهزاد ناينا ايديولوجيتي شيء واقعي منطقي كردايتي بابلين بهموش يبي تا استا قلاله ما نكدوا براسي بويا تاجي كردشتا راديك ويلا لو ناحيوه كاك عدنان باسي بروردا كاك راسيكي بروردا يشيخ اللي راح هذا مهم كان اوش محوري شيء براسي باسي لي بيبكي بروردا زوز اساسا يشيخ الاولويات من اشتيك من السوال على مهاتير محمد كهات لماليزيا اولويات بتيكب بروردا دوم صحه سيمز خشتوكال زراعه شو هم صناعه ابي ايما لسر ام توارانه ايشكي يكم بروردش ببيع صحة شون ما مستعي نشينا تندرس خيمة ما بولوا أبي اهتمام بالصحة يجمين إما مشكلة سياستي إما أولوياتي تأسى تحديدا بدون كاك بلين لاستوى بلين زراعتي زيتون أولويات أمدوسي صالة يجنبي شتيك شتيك بلين نية أولويات نية هذا مكية لبروي علاج كاني سيتويشنال يعني علاجي موقفية امروتشي شيء هي بروي أبينا وشارة سريكي من بوشي انتظاري أو شيء من بوشي خطيك دانني كشيء كي بيه حلكمو وشنديش كشيء بدوا حلبيت أو زوزو ميبا كاك عارف حيتو دكتور عارف بريس كومالجاي من بحثي كومالجام كدوا كومالجاي صاغ أو كومالجاي نية كتنها تاك جنجا ولا قال كومالجاي بلكو كومالجاكا أبي جنجا أبي لقال بيداري سكاني أو تعريفي شكل لهنا زيغموند باومان الحداثة السائلة لو ورم قلت وحكته زوج هاوراشن دقلها هس كدن بسعادة أما قصي هني ركلامو دعاية وقصي سوشيال ميديا سعادة باش يجي زوزو مهمة يعني بروف براسي بونوري يجي زوزو بيروزا شايستي أويا وتايبتي مروفي كرد باتوز قومي أنا خسبكي مروف شايستي أويا نعم توز سعيد بين براسي هاس كدن بس وزارتي هي لسعادة لا فلدا وزارتي سعادة هي لا إمارات وزارتي سعادة إيش كان بو بختوري خلق يعني لبر أو منظمة صحة عالمية WHO على شيء على تدرستي بريتي نية لو كان خوشي نبي تنهاني خوشي نبي الصحة لا تعنى بعدم وجود مرض فحسب يعني والله من صاغ سليم الحمد لله من أبي ضليش مخوش به أبي كواليتي لايف يش برز به براسي عشائرية ما بحسي أوكي من أبيت أنا لين من خواي هلي شواما كساني شي برزي وكو ومفكري وكو آسي شي برز ومثقفي وكو أو فرصتها قصي خمان كي براسي عشائرية معناي أوية تول لجيجاي خوتا شق بستوت أو السيت بهمو اعتزاز بك معنا وبحشارة
ئێمە هەمومان کوڕی عشائری بە هەموو اعتزال بەڵام معنای ئەوەیە عشائرێت نایەڵێ ئێمە پێشکرد نایەڵێ ئەو نوێکاریە ئەوەی کەوتی کاک دکتۆر ئێمە بەڕاستی هاوشانی ئەم پێشکەوتوانەی کە لە جیانە ئەڕوات تەنها بە مەسائلە مادەکان نییە نەڕۆشت لەبەرەوەی عشائرێت یەکێک لە ڕێگرەکان وەک چەند اعتزازمان پێێتی من زۆربەی جارەڵێم ئەخلاقی بەرز سەرچاوەکەی لە عشائرێتەوەیە بەڕاستی ڕازگۆیە ئازایەتیە نازانم چیە ئێمە پێویستمان بە قیەمی تازەی ترە کە بگونجێ لەگەڵ ئەم نوێکاریە بەڕاستی لەبەرەوە هەروەها فەردانیت تاگڕەوی بڵێ تاگڕەوی زۆر وازەحە يعني هەموو کەسێک ئێستا تقریبا تا ڕادەیە و مەسەلەیەکی زۆر تەبیعیشە بەڵام زۆر خراپیشە لامان کاتە هەوڵەیە بۆ دەستکەوت و بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی لەبەرەوە تاگڕەوی هەیە ئیش بەلعەمەل ئیشیە ئەم پرسیاری کە جەنابی لینیر کردوێتی بەڕاستی ئیش چییە ئیش یعنی چی بکەین باشە من یەکشت ئەڵێم زۆر بە پێویستی ئەزانم هەستکردن بە کێشەکە نیوەی چارەسەری کێشەکەیە ئایا دەسەڵات و حکومەت و سیاست ئایا هەست ئەکەن کێشە هەیە ئەگەر هەستەکەن ئەوڵ بن چارەسەریکەن بەڕاستی ولا چارەسەرکردنی شابێت تحدیدی ئەولەویات بکەن پرێڕێتی ئەو پرێڕێتی کە ئێمە ئەمانەیە بزانێت چی با هەر حزبێکی دەسەڵات دانیشە ئەولەویاتی خۆیتی تحدیدکە من ئەمەیە لێرەوە دەست پێ بکەم من ئەولەویاتی من بەڕێزان ئەولەویاتی من لای من کە زۆر گرنگە پەروەردە ئێمە پێویستمان بە شۆڕشێکە پێویستمان بە گۆڕانکاریەکی ڕادیکالیە لە پەروەردە شێ ئەیکا کەس تۆ قووەت و پارە بە من ئەگەر نەمکرد بزانە هەر کوشتنەکە نییە یەک فاتحەی گەرمونەرم لە دکتۆر ڕەشاد داواکەم هیچی تر نییە من لە سەد هەفتای مامۆستا ئەڵێم ڕۆنە دانیشن لە ماڵەوە ئەوەش مەعاش من جارێکی تر پەروەردەیەکی تازە دروست دەکەم پەروەردەکەمان سەقەتە بەڕێزان بابیڵین زۆر بە ئازارەوەی لێ بەڕاستی سەقەتە لە ڕەوزەوە بیگرە تاوەکو حتا ئەو خاتونە بەڕێز بن لەگەڵتان بەڕاستی ئێستا کەسانێک هاتوون تۆ بەحسی زانستەکەی پیاوی ئاین بەحسی ئاین و بەستی شەریعە دەکا تۆ بۆچی ئەچیتە زۆری ئەوەوە تەماشاکەی چۆتە زۆری ئەوە بەحسی ئەوم بۆکە بەحسی بەسائلی ئاینی بۆکە یعنی ئەوە لە ناو پەروەدە دەتۆ تەڵەبەکان بڕۆ فێری اختصاصی خۆت بکە دوو کەلیمەی علمیان فێر بکە ئەوە ما باقی بەجێبێڵە بۆ پیاوی ئاینی وای لێ هاتووە پەروەردەکە ئەوەیە تاکڕەوێتی وای کردووە بازە کەسێک بەڕاستی شان بەشانی هەندێک کەسی تر نییە وەهم بە خەڵق بفرۆشێ لە باسی ئەوەشمان کرد کاک عەباس باسی ئەولەیاتەکانمان کرد کاک عەباس من لەگەڵ ئەوەتان ئێمە لەگەڵ جەنابتان کە ئێمە بەڕاستی هەوڵمان نەیەوە بۆ دروستکردنی عەقڵی باش ئەوەش کاک دکتۆر شێزاتیش باسی کرد یاخو پیر ناوینا ئایدیۆلۆجیەتێکی واقعی زۆر ڕاستە کاک کارۆ بەڵێ جەنابت من لەگەڵتان 100% بەبێ مجامەلە ئێمە واقعی هەرێمەکە ئەزانین هۆکارە دەرەکیەکان چین چۆن ئاواهی نییە خۆیان ئامادە کردووە بۆمان گورگەکانی دەوروبەر ڕاستە بەڵام ئێمە مهم ئەوەیە لەناو خۆ چیمان کردووە من ئێستا ئەوە ئەڵێم ئێمە یعنی لەوانەیە بڵێن سوپاس بۆ سیاست هەندێ وڵاتی لەسەر حیات داناوە بۆی پەلامارمان نەیە ئاگاشمان لەوەیە بەڵام ئەمە ڕێگر نییە لەوەی کە تۆ خزمەتی تاکی خۆت بکەی وەکو پێویست نەموتووە خزمەت نییە خزمەت هەیە بەڵام کەم و کورتی زۆرە ئێمە لە چی قۆناغەکەین کارۆ باسی کرد من ئەگەر قسەت بێ دکتۆر شێزات و دکتۆر ڕەشادیش من ئەوە چیشە سەرەتای ژیانم لەگەڵ مارکسێت و لینیە تا تۆزە سەرقاڵ بووم بەڕاستی ئێمە لە قۆناغی قتاعیت هێنتا ئێستا ئێمە لەو قۆناغە تەتەورمان نەکردووە چیش ئەڵێن ئێوە خەمە سەرسەرم لە قۆناغی قتاعیت
كأمانة عشارتي عشارتك قطعتها أويش ما نبي نكر لا إيش محمد عيسى مالت ورابي محمد إيش نمانا كاك أو كواتا أو قناة غدرة بقاعدية براسي وايد كدون هرب بوسي لجيري خمانو وهندي الشد كبسر شو بمقدساتي زاد ابني ونتواني تخني كي نتواني قران كاريجي باشتي لسركي كاك إما أو موروثة فكري كأمانة لسر سرم بس معناه يعني هتا استاج من تحكم بمنوكا با شتي بو إضافة كي بانيو كاري لسركين أو كده صلاة ناويريت وناويد دسكاريكا إيمي نخبي مثقف شون بيويرين شون بتوانين لها مكاتكا قصي خوم بكين أو شرمن خان شون خوم خوجويت وشون انتباه بخو يعني برز دلي أو يزور مهمة كي إنسان خوي خوش بيخور هيك مروف بونوري شي كومالاتي بعد هیچ کەسێک ناتوانێت خۆی خۆش بێ و خۆی یا خراپێ یا باش بێ ئەگەر ژینگەیەکی لەبەر نەبێ بۆ مۆزوع ژینگەیەکی کۆمەڵایەتی لەبەر کەواتە ئێمە ئەو ژینگە کۆمەڵایەتیە لەبارەمان هەیە وامان لێکە خۆمان خۆش بێ نەخێت بەڕاستی ئێستاش مەوزوعی تاعا کە شتێکی زۆر خراپە لە بەروەردا تاعای شۆرانە کە نایەڵێ مرۆڤ بیر بکاتەوە تواو تو مادام كليلي عقل ما بدست تو بيرم بو كيتو تو برسا والله ما كان همي لاي تويا او يتر معناه ويا منش حتى خوم خوش حتى باوكم وستابيه اوش قراغي شي ذرا بقاعد من بواري او منيه زور خوم خوش بي حتى دواي بن دكتور خليل سپاس بو هەڵسەنگار نەکەت کاک دکتۆر چۆن ئینسان دروستکەین ئەو هیچی خەلی کێشە گەورەکان بەڕاستی خۆی ئەوە چەند دانیشتێکی بەڕاستی ئەم سەقافەی تەزەمورەی کە جەنابەت باست کرد من لەگەڵتام ئەم سەقافەی تەزەمورە بۆشایەکی دەرونیە بەڕاستی دەسەڵات و سیاسەت دروستی کرد دەبا سیاسەت چارەسەری کێشە بەسیتەکانی هاوڵاتی بکە ئەو تەزەمورەش نامێنێ بەڵام دیارە سیاسەت لەوە کەم و کورتە کاک مەولود سوپاس بۆ بەڕێزت من هاوڕاتم ڕاستیەکەی کە هۆکارەکانە گەڕێتەوە هەمووی بۆ سیاسەت بۆ نا ئێمە ئەڵێین با سیاسەت ئەوەی کە چارەسەری ئەو شتانە بکە کە لەسەر ئەستۆی خۆیەتی ئەو کاتە کەس گلەی لێ ناکە ئێمە ئەمانتوانی لەو 30 ساڵە زۆر لەمە زیاتر پێشکەین ئەمانتوانی ئێمە گلەی ئەوەیان لێکەین گلەی ئەوەیان لێ ناکەین لۆرێکەمان دووتەنە و ئەڵێن خواوەرە پێستەنگی لێ بارکە نەخێر قسەکەی کاک دکتۆر ڕاستە ئێمە لۆرێکەمان پێنجتەم بوو تا ئێستا تەنگنوویەکمان لێ بار کردووە یعنی هەدەرمان زۆرە یعنی شتمان زۆر بە فێڕۆیاوە ڕاستەکەی بان خان لەگەڵتام و سپاس بۆ تێبینەکانت بەڕاستی بەڵام تۆ ئەڵگەیت لە قۆناغی گواستنەوەی ئەرێ بەڕێز تاکەی ئێمە لە گواستنەوەیە تاکەی بەزیە ئەم ساوایە تەواو دەبوو ئەوەش کاک جوتیار بەحسی قیەم البەقا و قیەم البەقا و قیەم طبعا قیەمی تعبیر ئەو فەزاعە فکرەیە کە باسیەکات ئەو فەزاعە فکرەیە کە تۆ ئەبێ جێبەجێیکە یاخود دەستەبەریکەی بۆ هاوڵاتیان بتوانن تعبیر لە هیلی خۆیان بکەن لە بیرروبۆچین و خۆیان بکەن لە کێشەکانی خۆیان بکەن لە هاتا دوایی ئەمە بەچی دروست دەبێت کە هاوڵاتی زانی مانەوەی مسۆگەرە لەبەرەوەی ڕەفتێکی ئایدۆلۆژی ڕەتێکی دیالکتیکیە لە بینی ئەو دوانە من ئەو کتێبە بخوێنێتەوە بەڵام ئێستا هاتەوە بیرم ئەمە دروست نابێ ئەگەر هاوڵاتی هەست ئێمە بە حەقیقەت وەرە لە هەر هاوڵاتێکی کورد بپرسە بەڕاستی جوابت باتەوە هەست بە مەترسیەک هەیە لە ئایندە مەترسیەک هەیە لە ژیانی خۆی دائما هەوڵەیە سێرکە ئەمە عەمەلەی ئیدخار کۆکردنەوە ئێستا من ئەزانم لە ماڵی کووردا هەموو
هەرێمی کوردستانیە چەندین ملیارەها دینار هەیە شاراوەتەوە باخر سەبەب ئەوە دڵە ڕاوشیە لە ئایندە با هەم بێ ئەوە هەتا دوایی باقیەکان ئەوە واز لێ خۆم کێشە بکەم نییە سپاس بۆ ئێوە سپاس بۆ هەمووتان ڕێزان طبعا ئەمە زۆر ئیشارەتمان کرد دکتۆر زۆر ئیشارەتمان پێ کرد هەتا من لە ئەخیری بە نەزەڕیەکەی ئۆگەست کۆنت کۆتاییمان پێێنە دنیایەک پەیوەندی هەیە ئەمە هەموو جارێ وا دەڵێم ئامۆزاییەکەن ئەو دوو فەزل ئەو دوو مەجالە علمیە کۆمەڵناسی و دەرووناسی موضوعی انتیما هەم موضوعی کۆمەڵناسی هەم موضوعی دەروونناسیە موضوعی با بڵێن زۆر زیادزیان لە مابینیانە موضوعی زۆر عفوا مشترك لە مابینیانە کە هەردوو جار ئەمە لە علمی نەفس علمی نەفسی اجتماعیمان هەیە ئێوە لە علمی اجتماع علمی اجتماعی نەفستان هەیە وانە زۆر خزمین عموما ئەوەی دکتۆر ئاماژەی کرد و ئابزانم لە جەیەک باسی کۆمەڵێک نەخۆشی ئەوان دەرونی کرد ئەمە بۆ لە سەرزە و ئیسی قسەمان کرد نەداتا و نەکۆمەڵێک باحیس و عولەما و مؤسساتی بەحسی عالەمیمان نێناوە بڵێن وا دەڵێن و بۆ داتایانە دەڵێن کە ئاباوە بۆ داتایە نارسیزم ئەو هەیە نەزانم میگالۆمانیا وایە پارانۆیا ئەو هەیە عموما ئەمە وەکو ئوستاز کە وەکو دوو کادری زانکۆیی دوو ئەکادیمیست تەماشا دەکەین لە بەحسەکانی تەخەڕوجی سەفی چوار زۆر جار متەغەیراتیان دەدەینێ بڕۆ دیراسەی ئەو بەحسە بکە لە خلالی ئەو ساڵە دوور و درێژە سامپڵ وەرگرە دەڕوا بە خۆی بە سامپڵێکی کەم دراسە دەکات لەسەر سیقە بە نەفس و لەسەر کەئابە و لەسەر ئینتیحار و لەسەوانە نەتیجەکەمان بۆ دەردەچێ مەبدەئیەن شتەکە یعنی فعلا یعنی دڵخۆشکەر نییە بەحسەکانی ماستەر تەماشا دەکەی کە تو عنوانیان دەدەیە دەڕوا سامپڵێکی زۆر وەردەگرێ بەشی زۆری نەتائیجەکان نەتائیجی دڵخۆشکەر نین هی دکتۆرە بە هەمان شێوە لەسەر زەوی ئەوانەوە لەسەر زەوی کۆمەڵێک تێڕوانینی زانا و ئیدی ئەم دراساتانێک کە ئێستا دەکرێت ئەمە دەخاتە بەردەم خەتەرێک کە هەیە و پێویستە لێشی بترسین و مجتمعێک وەکو مجتمعی ئێمە دەبێت خۆی بۆ سازکە دکتۆر کامەران باسی لە ئینتیهازیەت کرد فعلەنەوە نەمەتەکە لە شخصیت تایپەکە لە شخصیت خەریکە زیاد دەکات ئەو چوار جۆر کەسایەتی کە ئەریک فرۆم قسەیان لێ دەکات الشخصية الانتهازية الشخصية التلقفية الشخصية الاكتراثية الشخصية لازم الادخارية بكردية يعني ادخارية يعني وبس كودكات أو باشا كودكات شخصية استحواذية يعني بس شد خاطر على خوي وبخوي أو انتهازي كبيخوش مدنيا خوشي أو كسي خوش نوي وأنا زور أو تايبا فعلا هستي بيدك ريبتاو ديارة دكتور شيرزاد زور أماجي بشتي كرتم كيك زور سايكولوجيا العصاب الجمعي فيكتور فرانكل باس لعصابي جوله كذا سيغموند فرويد بخوي باس لعصابي جوله كذا كاتك مسألة أولى بين حالات دوای هاتني هتلر وصل حكم ولاتي بزي هشتروي سو بريطانيا يعني بكملك يعني ياخذ لألمانيا هشتك دكتور شارزات لما زال صحي نفسي بيدلن كآبة يوم الأحد يعني بتنهار روجانية بو جرنجي بينادري بوتي تمشاكل دي قد بدأ احتمال الدراسات بكري بزوري نسبة انتحار الأولاد أما احتمال الروجاني بزوم به بول ألمانيا بزوري دراسات كراو كذا بزوري يكشموان أو كآبة لخلشي ألمانيا ده يعني لبروي يكشم عطلية يدي سبين دوامة توش دلتنجيدة به ماكيني كار لألمانيا دهارية يدي يدور رجل شيء صراحة سبين دسيته ودوام توش مشاكل دري مشاكل نفسي ترس لأين ده ما همانه وكو كرت أو ترس زور هستي بيدكري من زور ذا بيدلم قلق الجغرافيا يعني ترس من لشوين هي قلق شوين لشوين كهيس يكلا كردي أولادي أنا نية 2000 مالي نفسه تابع وراي نكر بيهم نروي بيهم هذا أوي مؤسفة الأولاد ما عندك شر عندك عادات سيئة وخراب هي بو بروج ويادي شيء ذكرته يعني تصور ككورة وكورك يك نتورى ذاك على دجمنك عطلية CVHC عطلية وبزمانية CVHC كورة ومسنكي قال كمان يعني ناشيرين ترين خصلات بونتوا أو يكتوهر هم هلي وياجي شبكة وكدو مليون كزرادك هذا أو انتماء لشويه أي بوسي
خەڵک هەیە بەس بە ژنان دیفاع لە شارەکەی خۆی دەکا احتراماتی بۆ ئافرەت بۆ ئەو ئەمە بەستی من ئینتیزارم کە بۆ ئەوەی قیمەتی ژن بجێڕم ئینتیزارم کە بەهارخان من شتم لەسەری نووسیوە لەسەرەوە بەوەی کە ئافرەت فعلا طاقاتی عجیبی تێدایە و ئەگەر استغلال بکرێ ئەو طاقەیە لەبەر ئەوەی غەریزەی ئومی هەیە غەریزەی دایک لەودا هەیە ئەو متەمەسیک و متعلقترە بە شوێنەوە بە عایلەوە لە پیاوە یعنی ئەگەر ئافرەت ڕابێ لەسەر وەک پەروەردیارێک بۆ ئینتیما لە پیاو زۆر بەهێزتر و متعلقترە بە خێزان بە شوێن کەواتە ئەو غەریزەی ئومومە و دایکایەتی وای لێ دەکەم مناڵەکانی خۆی بجێنێڵێ تەماشای مێی حیواناتەکان بکە هیچ نێرەوەزێک ناتوانێت لە ئاسنای ترەچین و زانیدا تخونیان کەوێت بۆ لەبەرەوە دەیان پارێزێ ئەو سیفەتێکی زۆر با بڵێن فتڕیە دکتۆر ئوستاز عەدنان باسی مەسایلی تربەوی کە دکتۆر قسەی لەسەر کرد فعلا تەرحەکانی جوان بوو دکتۆر عارف ئەوەم یعنی ئیستینتاج کرد لە قسەکانی مەبەستێتی لە نهایەت بڵێن ئەو استثمار بکەین ئێمە فعلا وەبەرهێنان بکەین لەسەر ئەو چێژە لە حەزاتیانەی کە هەمانە بۆی بینکەین بە سەعادەی دائیم دکتۆر زۆر باسی کرد هەموو چێژەکانمان ئانینە یعنی هەر ئەوڕۆ لە شتێک دڵخۆشین سبەینە دڵخۆشنی ینی بۆ ئەو دڵخۆشیە ئیستثماری لەسەر نەکرێ وەبەرهێنانی لەسەر بکرێ بۆی درێژە بچێشێتەوە بە مودەیەکی درێژ دڵخۆش بیت ئەوەیە ئیشی مؤسسات هیچ باریان قرس ناکەین ئەگەر بڵێن فعلا دەبێ ئەو ئیشە بکەن بۆی نیسبەتی مەشاکلی نەفسی و ئەمراضی نەفسی ناو کۆمەلگای ئێمە کەمتر بێتەوە گەڕانەوە بۆ فۆرمە کلاسیکەکانی ئینتیما دکتۆر عارف باسی ئینتیمای کرد کە زەعیفە وابزانم هێنتنگتن ئەگەر دکتۆر شێرزاد زۆر لە هێنتنگتن شارەزایە وابزانم لە صدام الحضارات باسی حلقات الانتماء دەکات حلقات الانتماء هەشت حلقە لە ناویەک حلقەی الانتماء إلى الذات بچووکترین حلقە بەهێزترین تاقەی هەیە یعنی ئێستا ئێمە هەر هەمومان زیاتر ئینتیمامان بۆ خۆمان هەیە زیاتر و هەر تووشی مشکلەیەکیش بین هەر یەکەمان خۆی ڕزگار دەکەن انتماء دوم انتماء إلى العائلة خيزان انتماء سيم انتماء إلى العشيرة انتماء شوارم انتماء إلى القومية انتماء أو انتماء بو الدين انتماء دي انتماء إلى الإنسانية إلى عفوا الثقافة أو زي بازنية جورة الإنسانية إيمت لحلقي سيم تينبريون الانتماء إلى العشيرة لحلقي سيم تينبريون هو مشكلة يعني نتوين فورمي إن توا يعني لما تواني فيدراسيونك لما بين كوملك عشاير دروس بكين أو فيدراسيون تحول ببونتوا وتهمو عشيرة كان انتماء بونتوا عليه شو شكا أوه بله بله مثلا فعلا بله إيه هو أبزا مكاتم تو كاكسرو يقدو ملاحظة كم هبو نازم عفوا باشا الدكتور عارف هالباسي PTSD وهنيك فعلا إذا من ربطي ده كم لجوابي لقلبه بهار خان باسي مسائل أنفال وشتاني كت يعني إمام كومالجاي دواي شوك كانين براستي شوك لدواي شوك لدواي شوك وزور أسايا جر أو أسري أو شوك أنا لناو باري نالباري دروني تاك كان ما بمنته بو صالانة شي درو دريش كاريجري هرد منته وهر آية برنامج هي بو أو أما في اضطرابات ما بعد الصدمة معالجة بكرية جاوا لمسألة أنفال وكيمياء باران وكملك مشاكل الديكة أي باشا بالير ده هرجوابي كاك دكتور كاروانيش بدمو كاروان خوشناو بله كاروخ عفوا كاروخ هورش مال الفيسبوكي برادرين كاروخ جان فعلا عواملي خارجي عواملي داخلي اما باس مانك زياتر جرنجا أوا بلام عوامل خارجيش قالك زور نقدر باسي وهمانا كين فعلا اما دينا سر ودلين لواني لساوي الكي اما وكنا توا جغرافياش دوري هبه لواني لساوي الكي اما وكنا توا توبوغرافياش دوري هبه لواني لنبوني بيوندي نوان عشيرة كان بك أو جغرافيا سختش دوري هبه كخلشي اسمع قورينه أنتواني وبيوندي بقرن بخلشي هيران لبر سختي شاخي سفين والرجاي كان بيدروز نكراوا صالانة فازار يكتر بينا أوش رولي هي بدرجة يميشو بوسي استاج أقرب من بيسر شتي كدولين بوسي رنجي لادي كان يشمان هتا استاج ما لباري في طريقون تحويل نبون ببارة مدنية كي هتا استاج رنجي خول وقر
بۆ سواخدانی خانوەکانمان بەکاردێنین لە لادێ ئەوە زۆرێک لە احتیمایە بە طبیعەت هەتا لەسەر شاخی سەفین یا لەسەر شاخی هەیبە سوڵتان دەیەکەت لە دوژمنەکانت دیار نەبێت لە دوورەوە یعنی دەیەکەی خۆشی بەڕەنجی شاخەکە ساز کردووە هەتا وەکو لەگەڵ طبیعەت وەکو بۆق لە شوێنی سەوز و بۆق لە شوێنی خاچی ئەو انتخابە طبیعیە لەوێ ڕەنجی داوەتەوە باوەکەواتە مەسەلەی تەحویل ئێمە قەزەی تربیە دکتۆر زۆر باسی پەروەردەتان کرد هەندێک ئەو مۆزوعەکە تەحولە لە بارە فیتڕیەکەی ئایا ئێمە تەحویل بوون بۆ بارە مەدەنیەکەی نەوەڵا هەر لە بارە فیتڕیەکەین بەشی زۆری ئەسبابیشی گەلک زۆرە هەر لە سیستمی تربەوی بڕۆ هەر لە سەری گەورەی تربیەوە دەست پێ بکە تا دەگاتە بچووکترین مەسئول لە تربیە سیستمی تربەوی بە سیستمی بەخێوکردن تێگەیوە دەدوو چەمچی زۆر جیاوازن بەخێوکردن شتێکە و پەروەردەکردن شتێکی کێ بەخێوکردن مریشکیش دەتوانێت زووچکەکانی خۆی بەخێوکەن بەڵام پەروەردەکردن گرنگە ئەوەی مەلا نەسرە ناڵێ ئینسان دەڵێ مۆلا شودان چه ئاسان ئینسان شودان چه مشکل وانە بە خومینیش دارزار دەیگوتەوە بە مەلایەکان ئاخوندەکانی کۆ دەکردەوە دەیگوت کەیفتان بەخۆنێ هەمووتان بوون بە مەلا مۆلا شودان چه ئاسان ئینسان شودان چه مشکل وانە ئەو تەحویل لە مرۆڤەوە بۆ ئینسان عملێکی زەحمەتە هەوەی شەرماوەرەکارێ وەڵا شەرماوەرە ئوستاس بەخوای ئینسان مەشاکلی خۆی بباتە لای خاڵ و خوارزە و نازان خاڵ و ئەوانەی خۆی کاک عەباس غەزالی باسی مشکلەی ئینتیما لەوە وابزانم جواب منداوە قەلەقی مستەقبەلیشی باس کرد بەکە وەبەرهێنان لەسەر عەقڵ ئەوەشمان هەر جواب داوە ئوستاس کاروان جواب منداوە ئەو مەسوعم تێکەڵ کرد ئێمە هۆکارین لە نەخۆشی هۆکارین شیرین شەرمی خان باسی ئینتیمای کردووە بزانم لەو جوابە جوابی ئەویشم داوست کە زۆر ئینتیما هاتە گۆڕێ مۆزوعی خۆشەویستی بڵێ خۆشەویستی حازەیە دکتۆر باسی کرد حازەیە برادران هەر ئەوە نییە بڵێن ئێمە من کتێبێکیشم لەسەری هەیە سایکۆلۆجیای خۆشەویستی بۆ جیاکردنەوە لە مابینی دوو چەمەکەیچیان عشقێکیان خۆشەویستیە دووشتی زۆر جیاوازن بە تێڕوانینی کۆمەڵک زانای گەورە خۆشەویستی شتێکە عشق شتێکی دیکەیە عشق ئفراتە لە حوب عشق ذوبان الآخر خوشويستي استقلالة خوشويستي دو كسي مستقل قرار دن بسنا ناو اتحادك بلام لعاشق دو كسي مستقل هو دن ناو يقدر بتاعنا أو شتي بو عالم النفس كان عالم النفس كان خوشويستي بحاجته إذا كان بحاجة الحاجة إلى بيوستي تلقى ببري ولا ما دكتور خليل زور مفاهيمي سايكولوجي زور جواني بكار هنا موضوع إنكار وقضية تذمر وأنا هرهم آليات دفاعنا خلط شيء إما زور بكاري دينه بران ملاحظة بكرنا وكومالجاي إما زور تدين ميكانيزمي دفاعي بكار ده زور بكار هناني ميكانيزمات دفاعيش أو وسيلة كإنسان دفاع بيه لخوي دكا بتبرير بو خوي لشتك بدرز أوش دلالة لسنا خوشوش رجلان أي طبعا بإسقاطات شتي خوي دخات صرتو خطاي توب وخطاي من نبو ياخد مسألة درو قضي قرانو برابردو بزانا استتمشاي فيسبوك كزوربان دا قرانو بولادي لو زورة من لدايك بو عمري حفتان صالة شوتو عيني زي لو زورة لدايك بو أو قرانو برابردو أو نكوصي بيضلين برابو جاني من دالي همو تهربو لواقع همو الدنيا نخوش سري هالدا همو أو كومالجاو تاكاني زورترين ميكانيزمات دفاعي بكاردنا زورترين نخوش الدنيا تدايا أو زابوي أو تزمر وأنا همو إسقاطات ومشاكل نفسي كاك دكتور أستاذ مولود بس سياسي كدني كومالجا زور راسته فعلا أو توتاليتاريزم وهنجاوي كتقليدي توتاليتاريزم ذكريك كربيت وهو فضاءات أنا بس لنا وش سياسة هنري برا وبردني كارو باركاني ديكي لجيان ده يعني أرقى فن بلام لا يما أو تعريفين من فرقتي التكتيك والخدع والحيلة يعني أو تعريف بابلين باصطلاح زور كلاسيكو نزانانا سياسة علمة يعني تود به هنري برا وبردنا يعني تنسيق وديناميكية لما بينها مفضاءات كان حياة طبعا بلى زابوي دلم يكم زار بو إما لباش انتفاضة دكتور مولود إشارتي بيكرت لباش انتفاضة وقليانا زورا چونك لباش انتفاضة إما وكو جستيك وملغا مسؤولين لإدارة خوما لباش انتفاضة وكو جستا كمان إشارة بجستا وكو كياني كوملغاي كياني نتوا كيان مسؤولين چونك بزيان هيشتين قوتيان خوتان برا وبن بلام إنما انتواني باش خومان برا وبن
هو يعني لو أنا زورك لتجربة شو بيخرين وجود تجربة يعني قلت أزمون بلى آخر شيء دكتور تضارب القيم كي زور جوامو فعلا يعني هو من يتشبه سيدك بهار خان جابيني وي برسيارة كيم دا هو كوات قرفتي دروني زور أنا خوشي خناغي قواسنو فعلا يعني خناغي قواسنو هو مصطلحك زور بكارني باشا دكتور جوتيار أو قصي أخير شت تعليق خداوي يما ذكرت كوزي نظري خوما لسر فوكوياما داري بيوش هموش دكتور جوتيار فوكوياما أما زور خوش مناوي لبرتي لبر أوي همو أفكار كان إيه قليا نا ترقناكم بسيارك أفكار كان يتكهر همو إيه قليا كذا نهاية الإنسان والأخير إنسان نهاية التاريخ والإنسان الأخير عنوان كتابة الرئيسية الفكرية قلت دوسط وبنزا صال بيش خوي ودكتور شيرزاديش تأيد مدكا دل نيام له وقسكيه ها بلى لما سألي نظامي سياسي وأنا كتابي فعلا بلام عفوا جوابي برسالة جناب بس أي بيتشيا قريب آخر قناة إشارة بيناك لا قيمي بقاء فعلا أو قيمي بقاء بو إساء لنا وإما بها كاني معنا وترس لوجودي فيزيكي وبيولوجي معنا هي ده ترسين لبين بتين إذا أولا تاكو ملقا ده ترسين نمينين تركيا بيد بي إما مصير مانتي بي إيران بيتنا ومان ده بمصير مانتي بي عراق ديسان بيتو ده بمصير مانتي بي أو قي أوانا وإلي هاتو إما تنها بقائي خومان بلا وقرنق بيكا سلما هر سرتاي كي وجودي يمه يعني سياسي ربط بله بقولوا نبونك يعني سياسي ربط طبعا اذا اوي دوم يان ربط ما عندك ابو كذا قيمي دربرين بهاي دربرين اويا تاجك او فرويد دكتور فرويد ناسا شي جوريه براسي كباسي لا وورد اسوسيشن دك او تداعي الحر هم استراتيجيه وبياو ابو كان خوشك دتيت لاي بيد لا قصبك بارزوي خود استاذي اختصاصي ويا قصبك بارزوي خود ما بس يوي تحريري قال قريه كان يناقوي رزقاريك كتاشك تحرير دبي بارزوي خوي قصدك يدي تاك كان هم يان بارزوي خوي قصدك كان يدي دواي كوملغا والد دبيت كوملغا تعبير تاكيد لذاتي خوي دك او كوملغا كذا من قدرتي يوم هي أو بمية أو بمبويا هردو قيم فضاء شي زور فراوان لما بيني أنا وتحولت شي تاريخي زوري دوي هتا دقينا منظومي دومي قيمي كبيدا قلت لي قيمي تعبير انستيتيوتي إسا حاليا بهاي دبرين هي يعني لبروا رسمان لذا كان يعني سباس بهم تام زور سباس ناخدان وشفانا خدور سباس ويواش شخصيتي أنا كموضوعك زور جديد اهتمامي بولاتي يميا سري بردوام بيني ولا وعلي كثير الشمل شوي خويا أنا أوصلك أو موضوع دراسة بكري تأثر الجام لا شعر سري ذكر زور سباس لكم أو دو ساعات ولا قام معمول له أو ناقشة سباس